ئێوارەتان باش بەخێر بن سەر چاو زۆر خۆشحاڵین کە ئێوارەیەکی کە گەیشتینەوە خزمەت بخبەیەکی شاری سلێمانی بۆ گفتوگۆکردن لەسەر پرسێکی گرنگ بۆ گفتوگۆکردن لەسەر پرسێکی بنەمایی. دکتۆر کامران قەرەداغی هەمووتان ئەیناسن جگەل لەو ئەزمونە پزیشکیە پڕ لە خزمەتەی کە هەیەی لە کوردستان لە پاڵا دکتۆر هەوڵ و تێکۆشانی سیاسی هەیە و هەڵی فکری هەیە بەردەوام لەسەر بابەتە فکریەکان سەرنج و تێبینی خۆی نووسیوە وەوتووە. بۆیە ئێمە لە کورتی بایۆگرافیاکەی دکتۆر خۆی بەوەندە قایل بوو کە لە یەک دوو ڕستە زۆرتر نەڵێ نێمەش تەمان جەلسەکە جەلسەی زانستی پزیشکی نیە تا باسی خزمەتەکانی لەوبارەیە بکەین. دەینە سەر باسەکە بەلاو نیشانی تاگەرایی و تاکی ئازاد لە سیاست و کۆمەڵناسیە. من بۆ خۆم چاوەڕێیم وایە بەبێ ئەوەی گفتوگویەکی پێشوەختەمان کرد بێیان ڕێکەوت بێتین ئەمانەیە بزانین دکتۆر تێمانەگەیەنێ ئەم تاکە ئەم کەسە چییە کەوا لە مێژووی کۆنا تەنیا ژمارەیەک بۆ لە ناو خێڵە، ژمارەیەک بۆ لە ناو شارە، لە ناو دەوڵەتە، دوایی کارکتەرێک بۆ لە ناو ئاینەکانە، دوایی لە ناو زانستی سیاسی و لە ناو فەلسەفەی سیاسیە ئەو نەجێگەیەکی گرنگی هەیە لە قۆناغی ڕۆشنگەری و لە ڕێنیسانس و دوایش لە ڕۆشنگەریە بێ بە ئەوەی هەموو شتێ لە گۆشەی تاکەوە سەیرەکرێت یاخود تاکە کرێ بە سەنتەری هەموو گرنگی پێدان. بەڵام ئەبینین لە نیو لیبرالیزم و لە دوایی لە ناو دیموکراسیام تاکە لە ناو دنیای سەرمایه‌داریام تاکا بێ بە شیکە فۆڕمیکە وەرەگرێ تووشی ئەشکالاتی کە ئەبێ زۆر جار پێیان وایە سەر مێژوو خەریکە تیکرارە بێتەوە ئەمە کەس نەماوە وەڵکو ژمارەیە کە تەنیا بەدەستی وەبەرهێنانەوە، تەنیا بەدەستی سەرمایه‌داریەوە، تەنیا بەدەستی سۆشیال میدیا و تەنیا ڕەقەمێکە. جا من لە پێشەکیەوە تەنیا ویستم سەرنجتان ڕابکێشم بۆ ئەوەی کەم ڕۆباسێکی زۆر بنچینەی و گرنگ هەیە. من 4-5 پرسیارێکم حازر کردووە گەر ئێوە لە کاتی قسەکانی خۆتانە نەچوونە سەری یا دکتۆرا و ڕێکی لێنایەوە کوردوتەنی دوایی بە گیر و گازێنی. دکتۆر گیان فەرموو زۆر سپاس بۆ ئەو کاتی دادنا. نیم سەعات ڕەنگە باش بێت لە دوای سەعات دەست خۆش 8 دقیقە 5 دقیقە. زۆر سپاس کاک بەوان جەن دەست خۆش. من زۆر سپاسیەوە ئەەکەم بەڕاستی عەزیەتان کێشاوە من مەمنونتانم. باسەکە لەسەر تاکە تاگەراییە ئازادیە لە باسێکی کۆمەڵایەتی سیاسی ئەوە ئەمەوێ پێشوی بچمەناو باسەکەەوە ئێمە ڕێکخراوی ئازادبوون شتێکمانەیە بەناوی مانیفیستۆی ئازادبوونەوە. یەکەم دانیشتنی ئازادبوون چەند ساڵێک لەمەوە پێشکراوە لەوێ پرۆژەیەک و پرۆتۆکۆڵێک پرۆپۆزەڵێک کاتی خۆی یادی بە خێرپار و ڕەفیق دەستی هەبوو لە نووسینەوەیە. دوای ئەوە بە چەند ساڵێک یەکێک لە دۆستە ئازیزەکانمان لە ڕێکخراوی ئازادبوون ئەم مانیفێستۆی نووسیوە. تەمەنە مانیفێستۆی لە ناو ڕێکخراوی ئازادبوونە 2 ساڵ مایەوە دوای ئەوە بە چاپ گەیشت لە 2025 بە چاپ گەیشت. لە 3 بەش پێک هاتووە. بەشی یەکەمی تاک کۆمەڵگە ئازادی، بەشی دووەمی تاک سیاست ئازادی، بەشی سێمی نامیلکەکە یا مانیفێستۆکە تاک کوردەواری ئازادی. ڕێکخراوی ئازادبوون لێپرسراوە لەم نامیلکەیە، لێپرساوە لەم مانیفێستۆیە هەتاکو ئێستاکێ لەم شوێنێک ئێمە لێی دانیشتوین کۆبوونەوەی وامان بۆ نەکردووە. وە من پێم وایە مەسەلەی تاگەرایی مەسەلەی ئازادی مەسەلەیەکی تابووە، مەسەلەیە کە ترسێک خەڵک ناوێرێ باسیکە، خەڵک ناوێرێ باسیکە لە زۆربەی بوارەکانە بە نێگەتیڤیتی لەبەرەوەی تاگەرایی خۆی پاشەخشێکی زۆر گەورەی کردووە. ئەو مێژووی کاک بابانیش باسی کرد. لەبەرەوە ئێستا لەبەرەوەی شەپۆلەکان بەرامبەر تاگەرایی ئەمەنە گەورن، هێزەکان بەرامبەر تاگەرایی ئەوەنە گەورن، تاگەرایی خەریکە پاشەخشیەکە لە بەردەم ئەو هێزانی کە مەوجودێتی هەیە. لەبەرەوە ئەگەر سەیریکەن ئەم نامیلکەیە لە نۆ شەیتایە سیانی تاکە سیانی ئازادیە سیانەکەی تری کۆمەڵگە و سیاست و کوردەواری. زۆر کەم کەسەیە لە دنیا بزانێ ئازادی یانی چی، زۆر کەم کەسەیە. ئێستا من بە لە ڕووی فەلسەفی و کۆمەڵناسی و دەروونناسی و باسی یەکەم زۆر کەم کەسێ بزانێ ئازادی مانای چییە. بەڵام تاک هەمومان تاکێکن و گروپێکمان دروست کردووە. کۆمەڵگە مانای چییە؟ ئێمە بەشێکین لە کۆمەڵگە. ئەی سیاست یانی چی؟ لە هەچ کەسێکی کورد بپرسی بڵێ سیاست چییە لە 150 زیاتر ئەڵێ سیاست درۆیە خیانەتە ئەو شتە. بەڵام لە ڕاستیە سیاست زانستی ئیدارەکردی کۆمەڵگایە، یان یەکێکە لە زانستە هەرە
جوان و مقدسەکانی ناو زانست خۆی ئەگە کەلیمی مقدس بەکاربێ مەفروض و بە سیاسەتی بن کوردەواری کەس نازانیانی چی ئەگەریکە دەنگی خۆش بێت هاوارێکاڵە ئەی وڵاتە جوانەکەم بەهشتی سەر زەمینە کەس نازانێت کوردەواریانی چی ئایا کوردەواری بە مانای کوردبوونە لەم نامیلکەی ئێمە ئایا کوردەواری بە مانای کوردبوونە ئەگەر سەیری کێگەلێکێ پرسی بڵێ کوردەواری چییە ئەڵێ کوردبوونە ئەڵێ وڵاتە جوانەکەم ئەڵێ زۆری هینکە ئەڵێ کاکە نیوێ ئەم وڵاتە لەگەڵ بەحسا و لەگەڵ تورکا و لەگەڵ فارسا کوژراوە کەواتە کوردبوون یا کوردەواری دوو شتێکێکیان سیفاتە ئەویان ئاکشنە کەواتە ئینسانێکی کورد دوو سیفاتی تریتایە کە پەیوەندی بە جەستی خۆیەوە نییە یەکێکیان ئەوە سیفاتەکانێتی کە لە ناخی خۆیەتی بەشی دووەمی کە لای ڕاستێتی ئەویش ئەوەیە کە ئەکەوێتە دەرەوەی خۆی کە پێوتی ئاکشن ینی هەموو ئەو ینی تاچێک هەموو تاچێک لەگەڵ خۆیان دوو شتە هێنێ ئەم دوو شتێکە لەگەڵ خۆیان هێنەیەکیان لە دەروی خۆیان لە ناوخنی خۆیەتی لەسەر ئەم دوو باڵەیەکیان شاراوەیە کە ئینسانەکە ئاکشنێکی پێکە عملێکی پێکە ئەویان خۆی ئاگای لە خۆی لە ناخی خۆیەتی بە هەرسێکیان شتێک دروست دەکەن پێوتی عەقڵ طبعاً تاگەرایی و هاوڵاتی بوون بەرهەمی عەقڵە لێمە هەنێت تێبینی بچکۆلە بازەکەم یەکێ لەوانە ئایا مرۆڤی ئازاد چییە ئێمە سێ و شەمانەیە مانای چییە و چێ ئەم ئازادە بوو ئەم هەموو ڕێکخراو ئەگەسیەوە تێبینیە بکەن بە سێ چواردەوری خۆتان کە ئەم هەموو گروپ و حیزب و ڕێکخراوە چییە بەتابەتی لە شاری سلێمانیە ئەم هەموو پەی جوشتە خەریکی چین ئایا لە ڕاستیە ئەمە خزمەت بە تاگەرایی و کۆمەڵگەراییە یان پێچەوانەکەیەتی ینی هەموو ئەم دروستبوونی ڕێکخرا و حیزب و پەی جوشتەی ڕۆژ ئیمڕۆیەکە دروزە بەیانی دوای ئێستا خەریکە حیزبێکتر بەڕێوەیە کۆمەڵێکتر ئایا لە ڕاستیە ئەمانە ئەنتی تاگەراییە یان لەگەڵ یەتی یا ئەمانە ئازادیەکانە خەنژێر پرسیارەوە ئایا ئەمانە چ پەیوەندیکی بە ئازادیەوەی ئەسڵان چ پەیوەندیکی بە ئازادیەوەی ئەوەی کە بەیانی ڕێکخراوە دروست دەبێ یا حیزبێ دروست دەبیان گروپێک دروست چ پەیوەندیکی بە ئازادیەوەی چ پەیوەندیکی بە تاگەرایی و کۆمەڵگەراییەوە ئەگەر ئێمە یەک دقە بە سێرێکی مێژوو بکەین یەکەم جار کە تاکێ دروست بووە ئیتر چۆن دروست بووە بە سڵفە دروست بوو هەر چۆنە دروست بووە بەڵام هەموو بەشەرێت لەسەرەوە موافقە تاکێک ئینسان لە داینەسۆرۆ دروست نەبووە هیچ ئینسانی لە داینەسۆرۆ دروست نەبووە ئەو ئینسانە چۆن دروست بووە بە هەشتا طریقەیەک بوو ئەنواع نەزەریاتەیە ناچینە سەرەوە دوای گروپێ دروست بە خێزانی پێێتەوە بە طریقەی سۆتفە لە ڕووی بایۆلۆژی و هەیەجانی بایۆلۆژی و سێکسێ دروست بۆ مناڵی لێ دروست بووە ئەگەر سێبینی بکەن لە هەموو مێژووی مرۆڤایەتیە لە مێژووی مرۆڤایەتیە دایکەکە بە دوای مناڵەکەەوە بوو نەک باوکەکە بە دوای مناڵەکەەوە بوو هەر بۆیە سەردەمی دایکایەتی هەبووە دوای ئەوە بنەمای دروستبوونی تیرە و خێڵ و عەشیرە دایک بۆ نەک باوک بەڵام لە ناو تیرە و عەشیرەتە ئەگەر ئێستا بۆ نمونە پیاوێ ببینی لە شارە زوو بیا لە هەر مەنتیقەیەکی ترا بێ لێی پرسە ئەڵێ خەڵکی ئەڵێ برا من قەومی جافم قەومی گۆرانم ئەڵێ قەوم ناڵێ خێڵەکەم ئەوەیە ینی تۆ تێبینی وشەی قەوم کە لەکوێ هاتووە ینی وشەی قەومیش بۆ خۆی لەگەڵ تیرە و خێڵ و عەشیرەتە هاتووە لە ئەخیرای بە قەوم کاچێک کە دروست دەبێت لە تیرەیەکە لە خێڵێکە شەڕێک دروست دەبێت شابێ شەڕ بۆ کەسێک دروست دەبێت دوو زەلامەیە بە عەرزا دوو چەقۆلەوی ترەیە لە دێکاوێ پاڵەوان ئاوا دروست بووە سەرکردەوە دروست بووە تاچێک دروست بووە تاچێکی ئازاد بووە و تاچێکی خاوەن قووەت بووە لەویە ئەم تاکەبێ بە دەسەڵات ئەوەی ئێستا ئێمە ئەیبینین هەر هەمان دیاردەی مێژوویە چۆن ئێستا ئەیبینی لە ناو ئەحزابی سیاسی کوردیە و لە دەرەوەی ئەحزابی سیاسی کوردی و لە ناو گروپەکانە چێ بە دەسەڵات بێ ئەو ئەیباتەوە کەواتە تاگەرایی بنچینەکە ئەگەر هەزارەها ساڵ بێت بەڵام لە شوێنەکانە لە جوۆینتێکی حرەکەیەکی تاریخیە ئەگۆڕێ بە زانست ئەگۆڕێ بە حرەکەیەکی تاریخی ئێمە لە بزوتنەوە ئیسلامیەکان و مەسیحەکانە گۆڕانی ئینعیتافاتی تاریخی زۆر گەورەیتیا بوو ئیسلام معتەزەلەیەتیا بووە لە مەسیحەتە لۆتەریتیا بووە ئەمانە ناگەن بەوەی تۆ بڵێ وەڵام من ئەبێ بگەڕێمە بۆ معتەزەلە بزانم معتەزەلە و توێتی چی بۆ ئەوی جارێکی بگەڕێمە بۆ شۆڕش لە ئیسلامە بۆ شۆڕش لە مەسیحێتەوە بۆ سەرهەڵدانی ئازادی تاگەرایی لە مەسیحێت و لە ئیسلامە ئەم بۆ چوونە ئەمان قاتە هەڵەیەکی زۆر گەورەیەوە ئەگەر نەتوانین ئێمە ئەم قسانەی کە ئیسەیەکین ئەم مانیفێستۆی ئازاد بوونە کە من لە پێشێکی دەستم کرد هەتا ئێستا چییە هیچ کەسێ لەو برادرانی کێنە ئێرە هەڵنەساوە ئەمەمان بۆ
با بڵێ ئەمە نەقدی تایە کاکە ئەمەمان ناوێت بۆ نمونە لەوانەیە من مقتەفێکی لێ بخوێنمەوە لە ئەخیرا ئێوە بەلاتانۆسی بێ شتی وا لێران نووسراوە باشە کەواتە ئێمە یەکێ لە هەدەفەکانی ئیمڕۆی من ئەوەیە کە ئەم مانیفێستۆیە بۆی بزان کە شتێکی وامانێ ئەگەر کەسێک ئارەزومەند بێ ئەتوانێت بیکا بە کۆڕێ قسەی لەسەرا بکات لە ڕووی تاک سایکۆلۆژی کۆمەڵایەتی ئەم دووشتە طبعاً کە ئەفسانە دروست دەبێت لە مێژووە دوای ئەوە دین دروست دەبێت ئەفسانە هەموو ئەفسانە لەسەر سروشتە دینیت هەموو سروشتەڵەگرەی کاتە باوەش وێباتەوە بۆ عاسمان جیاوازی ئەفسانە لەگەڵ دینە ئەوەیە دین ئەفسانە هەموو مقدسەکانی سەر عەرز دروستەکە لە بینی کۆیلەکان و هەموو هونەکانی ترە بڵین ئەمەیان کە پێی وتراوە بڵین ساحیرە لەگەڵ دار و دەستەکان لە ناوەڕاستەکە کۆمەڵی خەڵک بوون هەمویان هەیەجانێکی گەوریان توش کردوون بەهۆی سیحر و بەهۆی هەموو سروشتەوە بۆی ئەفسانەوە کە دینیە لە دوای ئەفسانە دین هەڵەسێ هەرچی شتێک لەسەر ئەرزە ئیباب و ئاسمان جیاوازی دین لەگەڵ هەموو بۆ نمونەیەکێک لەو فەیلسوفانەی کە ئەڵێ وردە ئێمە سەریان بە خێرایی ڕێی فەلسەفەکان کۆمەڵناسەکان دەروونناسەکان لەسەر ئازادی و لەسەر تاگەرایی یەکێک لەو فەیلسوفانە ئەڵێ دین چ پەیوەندی بەمەوەیە لە ڕاستیە دین مقدسی لەسەر عەرز نێشت هیچ مقدسێک لەسەر زەوی وجودی نەما بۆ دین هاست هەموو مقدسەکانی بردە ئاسمان ئەو کاتە لە بینی دەسەڵاتێکی سیاسی یا اقتصادی یا هەر شتێکی تریاونێ لەگەڵ ئەو کەسانی تری لەسەر ئەرزمابوونەوە ئیتە قەشە بێت یا دین بێت لەم بینە مەلاین بەشەر کەوتۆتە بینیانەوە مقدسێک لە بینی هەمویانە هەیە مقدسێک لە بینی هەر هەمویانەیە پیاوانی دینی لەمدان بەڵام پیاوانی سیاسی لەمدان هەم بە هەمان شێوە تەتەووری بەشەرێت هەروە بووە کەسێک ساحیر بووە دوایی بووە بە قەشە و مەلا کەسێکیش لەمدا بێرۆقراتی بووە تر هەرقل بووە ڕۆستەمی زاڵ بووە شیرین فەرهاد بووە لەم لاوە بووە لەو بەینا ئەو مقدسانن لەسەر ئەرز نامێنن ئەچنە ئاسمان دوای ئەمە فەلسەفە کە دروست دەبێت فەلسەفە نازانێت چی لەمە بکات چۆنە مقدسە لە ئاسمان بێنێتە خوارەوە و تۆ بتوانیت چۆن لەگەڵ یا یەک بدێت لەبەرەوە دوای فەلسەفە زانست کە هات یەکێک لە فەیلسوفەکان باسی ئەوەکە بۆ نمونە خۆی ئەگاتە شوێنێک ئەڵێ فەلسەفە موت الفەلسەفە بڵێ کارل مارکس دوای ئەوە زانست کە یەکێک لە زانەکان کە ناوی ستیڤن هۆکینگە لە 2011 ئەڵێ ئێستا فەلسەفە مردووە 2000 لە دەگان دیزاین لە دیزایانی گەورە ئەڵێ ئێستا فەلسەفە مردووە ئەو کاتە هەر لەو کاتە لە ساڵی 2011 شەپۆلێکی زۆر گەورە بە دژایەتی ستیڤن هۆکینگ دروست بوو کە ئەوەی فەلسەفە هەر ئەو ڕۆحە نییە مارکس ئەڵەیە یا ستیڤن هۆکینگ ئەڵێ لەبەر ئەوەی فەلسەفە خەریکی شتە ڕۆحەکانی ئینسانە لە شوێنەکە ماتریاڵی پێ نامێنە قسەی لەسەرکە بەڵام دوای ئەو کۆمەڵە فەیلسوفی تر هەیە کە دژایەتی ستیڤن هۆکینگەکەن و لە سەردەمی مارکسیشە دوو کۆمەڵناسی زۆر گەورە کۆمەڵناسی لەسەر دەستی ئەوانە هاتەکایە و کۆمەڵناسی بوو بە زانستێکی باو دیتر ئەوەی کە بڵێ ئیبن خەلدون و هەموو لە دنیا کە بینیمان خوێنەوە لە سەردەمی ئەو دوو کۆمەڵناساییشان ئێمیل ئۆرکایم و ئەویتریشان ماکس وێبەر بوو زانستی کۆمەڵناسی بوو بە نقطەی بیدایەتی ئەو زانستەی کە هات قسەی لەسەر تاگەرایی و کۆمەڵگەرایی کرد بە درێژەی هەموو مارکسیەت و ئەوان ئەگەر سەیری هەمووی ئازادی بکەیت سۆقرات ئەفلاتون ئەرستۆ ئەپیقۆر هەمووی سەدەکای ناوڕاست ئەفلاتون هیپۆ ئیبن سینا ئیبن ڕۆشت تۆماس ئەکوینۆ هەمووی ئەم فەیلسوفانە فەیلسوفەکانی سەدەمی ڕێنیسان ڕووناکبیری لە میکاڤیلی دوای ئەوە حتا ئەگاتە دیکارت و لۆک و سپینۆزا و ئیمانوئێل کانت و تا ئەگاتە هەمووی ئەم فەیلسوفانە هەر یەکە بەجیا باسی ئازادی کردووە هەر هەمویان بەجیا باسی ئازادیان کردووە ئازادی چییە ئەگەر لە حد ئێمە هەرکەس سەسی کەسی نێرا دانیشتوین وەرەقەیەکی سپی بین بە هەر سیەکەمان تەوزیعێکی بڵێ ئازادی چییە من دڵنیام 20 کەسمان بە جیاواز وەڵامی پرسیارەکەیەوە دڵنیان 20 کەسمان بە جیاواز وەڵام بە ئازادیینەوە بەڵام هەر هەمووی ئەگەر ئێستا چێ بڵین یەکی شوکو سارتەرەڵێ مرۆڤ بۆ ئازادی نەفرەتی لێکراوە بەڵام بە ئازادی لەدایک بووە دوای خۆی پەشیمانە بێتەوە لە شوێنەکە کە مرۆڤ چۆن ئەبێ بە ئازادی لە ئەگەر ئازادی بەرهەمی عەقڵ بێ مناڵێکی بچکۆلە خۆ کتێبخانە لە مێشکیانێ تا بە هەر حاڵ فەیلسوفەکان و بەتابەتی فەیلسوفە وجودیەکان لە کێرگەگارد و دوایەوە هایدگر و دوایەوە نیچە و دوای هەتا ئەگاتە
ئەمانی ئەخیر لەسەر ئێگزیستنس وجودی ئینسان قساکەن مادەم ئینسان هەیە ئەبێ ئەم ئینسانە پۆڵێن کرێن دەوان ئەگەر ببێت لە ئاخر یەکێ لە فەیلسوفە و دەرووناسەکان کە بەڕاستی کاریگەریە بۆ لەسەر زانستی دەرووناسی کۆمەڵ ئەویش ئێریک فرۆم بوو ئێریک فرۆم هات کاگەرایی کرد بە 5-6 بەشەوە تاگەرایی کرد بە 5-6 بەشەوە لە هەر شوێنێکە تاگەرایی دانابوو بە پۆزتیڤ نێگەتیڤ ترانس هەرچی شتی دنیا بۆی دانابوو بەڵام لە ئەخیریشە لە ئەخیرە هەمویان ئەگەن بە خاڵێک کە تاگەرایی و کۆمەڵگەرایی لە ناو کۆمەڵ خوایەتی ئێمە چۆن سەیری ئەم کۆمەلگایە بکەین لە کە ئەڵێ ئاز لە فەلسەفە ئەڵێ فەلسەفە بنەڕەتترین پەیامی فەلسەفە ئازادیە بەڵام فەلسەفە بە کۆمەڵێشتی ترەوە خەریک بووە لە مێژووی خۆیان یەکێک لەوانە ژیانە لە دایکبوون و مردنە لە دایکبوون و مردنە دوای ئەوە ئازادیە ئەگەر تێبینی لە هەموو بۆ نمونە مەجموعەیە کشتم هێناوە سوقرات و ئەفلاتون و ئەرستۆ و ئەپیقۆر و ڕەواقیەکان چۆن لەسەر ئازادی قسە هەمویان ئەڵێن ئازادی پەیوەندی بە عەقڵ و ڕەوشتەوە هەیە مرۆڤ بەخواستی خۆی ئەبێتە مرۆڤێکی ئازاد ئەگەر دژی خراپە بۆستێ و چاکە بکە یەکێکی تیاڵێ ئازادی بڵێ ئەفلاتون ئازادی ڕزگاردنی ڕۆحی ئینسانەکانە لە زیندانی جەستە و مادە ئەوەی کە من باسم کرد ئینسانێک یەتە ناوە لە دوو بەش پێکات و بەر ئەڵێ کوردەواری چییە کوردەواری ئەی وڵاتە جوانەکەم و کوردستان و بەهشتی سەرزەمین و نازانم هەموو ئەو شتانە و لەگەڵ ئەو شەهید و ئەو قارەمانی کە هەیە یعنی کەواتە لێرەشە ئازادی وەکو خۆی کە ڕەبتە بێ بە ئینسانەوە دوو سیفاتی مشتەرەکی تایە بۆ هەموو فەیلسوفەکان لەسەر دوو شتی مشتەرەک ڕێکەوتون ئازادی بەشێکە لە ڕەوشتی ئینسانەکان بەشێکە لە ناخی ئینسانەکان و ئەو بەشێکە لە ناخی ئینسان ئەبێ ئەوە نەگەیشت بێتە عەقڵی کەماڵ بتوانێت بربەستەکانی دەرەوەی خۆی ڕەفسکە من لەو ماوەی پێشەوە کتێبێکم لە نەرویج خوێندەوە بە ناوی فریدەم فریهێت بە نەرویجی فریدەم لێکێ لە بەشەکانی ئەڵێ ئەو ئینسانی کە بەیانی خەبەرێ بێتەوە کە چاوەڕێ نییە غیابی بن لەسەر ئیش تەلەفۆنی بۆ بکەن بڵێ لەکوێیت ئەوە خەریکی چیت ئەڵێ ئەو ئینسان و ڕۆژە ئازادە چونکە ئەو ئینسانە ئازادە ئەو ڕۆژەی کە ڕەبتی نییە بۆ بەرامبەرەکەی کە ناتوانێت بیهێنێتە ئەو شوێنەی کە لێوەی ئەجوڵێ مەبەستم چییە لە ناو کتێبەکە کتێبێکی 300 لاپەڕەیە ئەرگومنتی زۆر زۆرە هێنێتەوە ڕاستەمە ئازادیە بەڵام کۆمەلگای مرۆڤایەتی داوای تر لە ئینسانێکەکە هەر داوای ئەوەی لێ ناکە کە ئازادی بەو شێوە وەربگیرێ ئازادی ڕزگاربوونە لە ترسی خواوەندەکان و ترسی مردن تا ژیانێکی هەیە من بۆ خۆی مسۆگەرکە ئەمە بۆ نمونە ئەرستۆ لە شوێنێکە ئەمە وتووە دەوەرە ئەمە تەحلیلکە ئەو خۆی تەحلیلی کردووە یا ئازادی پەیوەندی بە دەرۆن و هەستی تاکەوێ نەک سیاست ئەمە یەکی کتیراندا ئەڵێ تەنیا مرۆڤی عاقڵ و مرۆڤی مقاوم ئەتوانێت ئازاد بێ ئێمە ئێستا لە شوێنێکە ئەژین پرسیارەکەەوە مرۆڤی ئازاد مقاوم چێ هیوا هەیە لە ناو حیزبێکی سیاسیە ئەڵێ من ئازادم ئێتۆ ئەندامی لە حیزبێکە چۆن ئازادی چۆن ئەبێشتیوە یعنی ئەمە ئەگەر سەیری زانستی ئیدارەی سیاسی بکەیت و بیبەستیتەوە بە ئازادیەوە ئیدارەی سیاسی ئەڵێ حڕێتی ئینسانکەوێ بە عوزوو لە حیزبێکە ئیتر حڕێتی خۆی لە دەزەیە چکە خۆتۆ بەدەست خۆن نییە ژیانی ڕۆژانت بەپی پەیڕە و پرۆگرام و بەپی ئەوامرەکانی و حیزب ڕابڕێەوە بۆ نمونە ئەمەیەکێکە لە نمونونەکان کاتێک کە ئینسانەوێ بە ئەندام لە حیزبێکە ئۆتۆماتیکی ئازادی خۆ لە دەزی کاتێک ئەڵێ من ئەندامم ئێتو ئیتر ئازادی مێشل فوکو ئەڵێ ئێمە ئێستا ئەو سەردەمەی کە ئەو باسێکە ئەڵێ ئێمە ئێستا لە سەردەمێکە ئەژین هەمومان لە زیندانێکی گەوران بەڵام کەسمان دیوارەکانی نابینی یعنی بۆ نمونە یەکێک ئێریک فرۆم لە ساڵی 1970 ئەمرێ مێشل فوکو 84 ئەمرێ کاتی خۆی مناقەشەیە کە بوو لەسەر مردنی ئەم دوانە ئایا مردنی ئەم دوانە هیچ پەیوەندی چییە مردنی ئەو دوانە کاتی ئەو دوانە مردون ئینتەرنێت نەبووە ئینتەرنێت لە ساڵی 84 دروست بوو کە پێنتاگۆن بەکاریان لە دوای 84ەوە هەش فەیلسوفێک ئێستا حالیان ئەوەی کە 50 ساڵ لەمەوە پێشووتراوە لەگەڵ ئێستا پێی ئەوتێ کات و شوێن ئەگەر تەنسیق نەکری ئەگەر پیاچورەی بۆ نەکری هەرێکێ لەمانە زیینو ببنەوە ئێستاچێ ئەبێ بەسەر تیۆریەکان و فەلسەفە و دەروونناسی کۆمەڵناسیەکانی خۆیان نابچنەوە لە تۆماس هۆبس باسی ئازادیەکە هیچێکە لەو کەسانی کە لەگەڵ جۆن لۆک و ڕۆسۆ زۆر باسی ئازادیان کردووە هیچێک لەوانی تۆماس هۆبس ئەڵێ ئازادی بە نەبوونی بربەستی دەرەوە پێناساکە
ئەوەی کە ئەو کتێبە نەرویجێش باسیە ئازادی ئەبێ بربەستێ لە دەرەوە ئینسانەکە وجودێنە بێ بۆی تو ئازادی یعنی یەکێکە لە جان لۆک ئەڵێ پێی وا بۆ ئازادی مافی سروشتی تاکە بۆ ژیان و خاوەنددارەتی ئەلێرا وشەیەک تۆ چۆتە سەری پێێتی خاوەنددارەتی یعنی تۆک ئەبێ وەکو هەموو کەسێکی تر خاوەنددارەتی ئەو شتەبی کە لەو شوێنات یاژین و کەسی ژنەیە زەختی لێ بکات لێت بسەنێتەوە کەسی ژنەیە زەخ مثاڵی 92 کە چوومە نەرویج هەر بەڕاستی نەمەزای چۆن وەسفی وڵاتە بکەن ئەوە نەپی معجیب بوو خەڵکی تر لە پێشی منەوە چۆتە دانیمارک و سوید و فیلەند و ئەوانەوە سەیری کردو کە بە جۆرە لە جۆرەگان تاگەرایی هەبووە بەڵام من مەقالەیەکی هاشم ساڵحم خوێندەوە لەسەر تاگەرایی لە سکەندیناڤیا پێم سیر بوو هاشم ساڵح وا بیرێ کردو لە ئەسڵ لێ تێنەگەیشت بوو تاگەرایی بە بەرەڵایی و بە ئینتیهازەت و بە خۆپەرستی و بەوە تێگەیشت بوو یعنی تاگەرایی ئیندیڤیدوالیزم لەگەڵ ئیگۆیزمە زۆری فەرقە بەڵام تاگەرایی هەروکو چۆن هەموو فەلسەفەکانی تر نێگەتیڤ و پۆزەتیڤیتایە تاگەرایش کەوتە بەردەمی ئەوە لە نەرویج و لە سوید و دانیمارکیوانە شتێک دەبینی سیر و هیچ تاگەرایەکی زۆر گەورە بوو خۆ لەبەرەوەی تاگەرایی بەرهەمی مۆدێرنیزمەیە یعنی تاگەرایی و هاوڵاتی بوون دایکەکەیان مۆدێرنیزمە مۆدێرنێتە دایکە ئەو دوانی لێکەوتۆتە خوارەوە یعنی هیچ پێش ئەوە شتێک نەبووە پێشەوە باسی هەرچی فەیلسوفیە کوشت کرا و باسی کردووە خۆ کەسێ لە قەڵەمی خستێتە سەر کاغەز لە 1000 ساڵە باسی ئازادی نەکردێ بەڵام مۆدێرنە ئازادی و هاوڵاتی بوونی خستە هاوچێشەوە لە ناو مۆدێرنە کەسی وەکو مارکز هەبووە کەسی وەکو داروین هەبووە کە ئەوان پیان وا بووە مارکز تاگەرایی ڕەفز نەکردووە بەڵام هەر هیچ کاتێکیش ئازادی ئینسانی نەخستۆتە پێش چینەکانەوە مارکز شەرتێکی بۆی ئازادی ئینسان دروست بێ ئەبێ جیاوازی چینایەتی نەمێنێ نەک ئازادی مارکز نەیت و ئەبێ چینێکەکە ئازاد بێ بۆی ئازادی دروست بێ مارکز ئەڵێ ئەبێ چینایەتی نەمێنێ بۆی ئازادی دروست بێ نەک ئەوەی چینێکەکە بەسەر بۆ جوازیا زاڵ بێ نەک ئەوەی چینی حکمی کۆمەلگا بکات تا ئێستش زۆر لە چەپەکان و کۆمۆنیستەکان لەوە غەڵەت تێگەیشتن ئەو وازانێ مارکز ئەڵێ ئەبێ مارکز ئەڵێ بێ چینیکەکە حکم چینی بۆرجوازی بچەوسێنێتەوە وان نییە مارکز ئەڵێ بێ چینەکان نەمێنێ بۆی ئەو ئینسانی کە پێی وتراوە بۆرجوازی ئەوش لە ژێر دەستی توانە چەوسێتەوە ئەوش ئازادی خۆی هەیە لەبەرەوە زۆر شت کانت ئازادی بەخۆ بەڕێوەبەرانی عەقڵی مرۆڤ پێ ناساکە ئەگەر ئێوە تێبینی ئەوە بکەن هەر هەمووی لەسەر ئەوە ڕێکەوتووە فەلسەفە لەسەر ئەو ڕێکەوتووە کە ئازادی پەیوەندی بە عەقڵی ئینسانەوەیە و ئازادیەکان هەر شتێک لە دەرەوەی خۆ ڕێ لێ بگرێت تۆ ئازاد نی جا ئەو بۆ ئێستای کوردستان زۆر موهیمە ئێمە هیچ شتێک لە دەرەوەی ئێمە نەماوە کە ڕێمان لێ نەگرێت ئێستا ئەگەر ڕێکخراوێکی وا دروستکەی شەرتێک لەسەر دانی بە کامێرە ڤیدیۆ لە زۆربەی شوێنەکانە دابنی وای لێ ڕۆژە کامێرە ڤیدیۆ لەسەر مێزەکەت ئەبێ هەبێ یعنی ئێستا ئەوانەی کە میشیل فۆکۆ ئەناهۆرنەت باسی دەسەڵات و دیسپلینەکەن و باسی چینەکە ئێستا حالیان ئێمە لەو مەرحەلەیە ئەژین کە بە هیچ شێوەیە ئازادی ئینسانەکان هەر هەمووی لە ژێر چاودێریە و هەمووی لە ژێر مراقەبایە یەکێک لە مارکس باسم کرد با ڕخنە لە ئازادی باوەگرێ پێی وابوو ئازادی ڕاستەقینە تەنها و تەنها لە نەمانی تەبەقاتایە نەک ئەوەی تەبەقەی ڕزگاکەی بۆی ئازادی بێتە دینە شتیوان نییە ئەگەر ئەوە لە برادران لێرە ئەتوان دوای کۆمنت لەسەر قسەی منیش بن نیتشە یەکێکە لەو فەیلسوفانەی کە زۆر باسی ئەم شتەی کردووە لەوانەیە نیتشە تا ئێستاش لە ئەوروپا یعنی شەبەحێکی زەخمە چۆن مارکس هەتاکو 20 ساڵەمەوە پێش کە ئەیان و 10 کەسە گەورەکەی دنیای مێژووی بەشەرەتی گۆڕیەوە هەمیشە مارکسی تیا بۆ لە دەکەسە ئێستا تیان نەماوە ئێستا مارکس لە دەکەسەکە نەماوە ئەگەر ئێوە سیرکەن پێوتە تۆپ 10 مارکسی تیا نەماوە چاکو دایمەن مارکسی تیا بووە لە تۆپ 10 دایم مارکسی تیا نەماوە بۆچی زروفەکە گۆڕاوە لە ئێستا بۆ باسی نیتشاکە نیتشا ئەنواع خراپەکاریان بەناوێ دروست کرد دوێکێ لەوانەی کاڵێ کە چووی بۆ لای ئافرەت با قامچیت پێبێ ئەسڵەن بەعەکسە لای دیفاع لە ئافرەتەکە تا ئێستش زۆربەی ئەوانەی کە باسی فەلسەفاکەن یان باسی نیتشاکەن ئەسڵەن لە قسەکەی تێنەگەیشتون نیتشا یەکێک لە کتێبەکانی پێوتی ئینجیلی تاگەرایی کە ئەویش زەردەش وای بوو ئینجیلی تاگەراییە بەڵام بەو مانای تەبەن لە دوای نیتشەوە ئەوانەی پێش نیتشە لەگەڵ نیتشا دوایەتی کیرگەرگار و نیشۆهایدگەر و هەمووی ئەگاتە سارتر و ئەگاتە میشل فۆکۆ هەمووی لەسەر خەتێک گەڕۆ دوای ئەوە لە ناویە فەلسەفەیەک دروست دەبێت کە زەربەیەکی گەورە لە تاگەراییە ئەویش فەلسەفەی ڕەشبینیە فەلسەفەی عەبەسیەتە کە یەک زەربەی زۆر گەورە لە تاگەرایەت
یەکێکە لە مۆرە ڕەشەکان بەسەر تاگەرایەوە کە تاگەرایی جارێکی تر پاشەکشەیەکی گەورەی پێکارۆکو چۆن ئێستاکە زیرەکی دەستکرد پاشەکشەی پێکردووە زیرەکی دەستکرد ئینسانەکانی بردوێتەوە ماڵەوە بەڵام بە شێواز و بە کۆنسپتی تاگەراییە بەو شێوەی کە ئێستا زیرەکی دەستکرد کۆمەلگای بەشەرێتی هەمووی دەرهێنا و ڕای کێشاوەکو ئیسپرنگی لێک و هەمووی برێتەوە ماڵەکانی خۆیان و کۆمەلگای بەشەرێتی بۆ شێوەیە لێکرێکێ لە بڵین فەیلسوفەکانی تناوی ئایزیا بێرلینگە جیاوازی لە نێوان ئازادی نەرێنی و ئازادی ئەرێنیاکە ئەمە دوایی ئەبێ بە کۆنسپتێک لەناو فەلسەفە کۆمەڵناسی چۆن باسی ئازاد ینی فەلسەفە زۆر لە هەتاکو و کاتانی کە باسماکە کە تاگەرایی و ئێگزیستەنسیانی فەلسەفەی وجودیت لە کیرگەگار دووان و دەستپێکەن ئەوەی کە ئەمێ باسی کۆمەڵناسی بکەم لێرە فەیلسوفەکان خۆیان هەموو شتێ بوون حەکیم بوون حەکیم فەیلسوفەکان کۆمەڵناز بوون دەروون ناز بوون دکتۆر بوون هەموو شتێک بوون کە لە دوای دینەوە فەلسەفە هات فەلسەفە بوو بە خاوەنی هەموو شتێ گەورەتی شەڕێک کە کۆمەڵناسی کردوێتی لەگەڵ فەلسەفا کردوێتی گەورەتی شەڕێک کە کۆمەڵناسی کردوێتی لەگەڵ فەلسەفا کردی بووی خۆی لێ جیا بکاتەوە یعنی کۆمەڵناسی ئەویست بێ بە زانستێکی سربەخۆ خۆی لە فەلسەفە جیا بکاتەوە هەر بۆیە بڵین ئەوان ئەڵێن بێکێ لە مناقەشەکان کاکەڵێ تاگەرایی یعنی تاگەرایی کۆمەلگەرایی یعنی کۆمەلگا یعنی کۆمەڵناسی یعنی یەکێ لەو شتانی کە لە سەردەمی ئەو دوو کۆمەڵناسی کە لە دوا ساتەکانی مارکسە هاتن گۆڕانکاریکی گەوریان بەسەر کۆمەڵناسیا کرد و لەگەڵ مارکسا یەکیان گرتەوە لە یەکشتا ئەوانەی کە ئایدۆلۆژێتیشی طبقین و ئایدۆلۆژێتیکی ئامن بەگشتی هەر هەمووی ڕەفزی تاگەرایی کرد ناسیۆنالیزم ڕەفزی تاگەرایی کرد سۆشیالیزم ڕەفزی تاگەرایی کرد کۆمۆنیزم ڕەفزی تاگەرایی کرد پۆپۆلیزم ڕەفزی تاگەرایی کرد بۆ چونکە هەستیان کرد تاگەرایی جیاکردنەوەی تاگ لە کۆمەلگا مەجموعەیەک هاوکێشەی هەڵی لێ دروست بوو مارکس هات لە ناو یەکێ لەو ئەیانویست بڵێن مارکس کۆمەڵناز نییە مارکس ئابووری ناسە بەڵام مارکس خۆی باسی تەبقاتی چینەکانی کردووە لەبەرەوە مارکسیش بوو بە کۆمەڵناسیە لەگەڵ ئەوانە دوایی لە کتێبە زۆربەی کتێبەکانە خشتە دروست دەکرێت جیاوازی بینی مارکس و ئێمیل ئۆرکایم و ماکس وێبەر چییە جیاوازی ئەم سیانە چییە چونکە 20 ساڵی ئەخیری مارکس ئەوان لەوێ لەدایک بوو 20 ساڵی ئەخیری مارکس ئەوان لەوێدا کۆمەڵناسی زۆر دەمێکە هەیە بەشەریەت کە لەدایک بوو کۆمەڵناسی لەگەڵ خۆی هێناوە هەروکو چۆن تۆ یەکەم جارکە مناڵە لە دایگە بێ ئەگری زانستی پزیشکی لەگەڵ خۆیان لە دایگە بێ ئەخۆ کۆمەڵناسی ژەروا بووە ئینسانێکە هاتوۆتە دنیاوە ئینسان بووە زانستێکی لەگەڵ خۆیان ناوە زانستی کۆمەڵناسی و ئەنترۆپۆلۆژی بووە علمی ئینسانی لەگەڵ خۆیانەوە ئەوانەی کە لە علمی ئینسان کۆڵاونەتەوە زۆربەی ئەوانە بوو کە سەیری ئینسانیان کردووە تاگەرایی پێویستی بە هیچ شێوەیە نە لە دوور و نە نزیک تاگەرایی پەیوەندی بە خۆپەرستی و هەلپەرستی و ئەنانی و ئینتیازی و نییە ئەوانە سیفاتی ئینسان بەڵام تاگەرایی کۆنسپتێکی فەلسەفی و کۆمەڵناسی و دەروونناسیە یعنی ئەوە زۆر گرنگە یعنی لێ جیا بکەینەوە ئەگەر تاگەرایی بەرەو نەمانە ڕۆقی چێکە بە زمانای وانە لە بەرەو ئینتیهازی بوو بەرەو نەمان ڕۆیشتووە ئێستا وەتا لە ئێمە بینی لە سوۆشیال میدیا هەچی هجوومێکی زۆر گەورە هەیە لەسەر ڕابەرانی لەسەر مەلاکانی ئیسلامی سیاسی ئیسلام خۆیڵێ ئەوە ئیسلامیەک ئێمە بۆ نمونە لەوانەیە تاگەرایی بۆ شوێ تاگەرایی و کۆمەڵگەرایی ئەوە پێویست ناکەمە لێرە باسکە مۆدرنیزم ئەو ژینگە مهمە بوو کە تاچی سربەخۆی تیا دروست بوو و ئەو ژینگەیە بوو کە هاوڵاتی تیا دروست بوو ئەوەی کە لە ئەوروپای غەربی هاتەکایەوە بەرهەمی یەک زنجیرە شۆڕشی عەقڵ بوو بەرهەمی شۆڕشی عەقڵ بوو بەڵام هەر لە ناو ئەوروپای غەربیە دوو شت ڕوویە هەموو فەلسەفە و کۆمەڵناسی خستەوە ژێر پرسیاجاریشت ئەوی شەڕی جیهانی یەکەم و دووەم بوو و فاشیزم بوو کە لە ناو ئەڵمانیا ڕوویە و فاشیزم لە ئیسپانیا فاشیزم لە ئیتالیا یعنی ئەو کاتە جارێکی تر هەموو فەیلسوف و کۆمەڵناس و دەروونناسەکان هاتنە سەر خەدوتیان ئێمە خەریکی چی بووین هەر بۆیە قوتابخانەی فرانکفۆرت 1 قوتابخانەی فرانکفۆرت 2 قوتابخانەی فرانکفۆرت 3 دروست بوو لەبەر ئەوەی ئەم لێکۆڵینەوە لە فەلسەفە لە دەروونناسی لە کۆمەڵناسی و تەبعاً دەروونناسەکان زۆرن لەو سەردەما 4 دقەیەکم ئەوە کاک چۆرەگەر بەسەر چاو کەسایەتیەکان لە سەردەمی سوقرات و سۆفیستەکانە بایەقدان بۆ بەس بە ژیری عەقڵی تاک یعنی بۆ نمونە سوقرات مهمی سوقرات لە چیا بووە سوقرات هەمیشە دیالۆجی کردووە
خۆنووسی کتێبێکمان نییە بەناوی سقراطەوە ئەفلاتون چۆ بەلای ئەوی نووسی ئەفلاتون و سقراط و ئەرستۆسیە کەس من بەدوایە کاتوو 500 ساڵ پێش مەسیح 500 ساڵ پێش مەسیح سقراط بەس قسەی کردووە دوای ئەوە لە سەدەی 16 مارتن لۆسەر چاکسازی ئاینی دانا تاک وتی تاک خۆی بەرپرسە لە ئیمانی خۆی یەکێکە لە قسە جوانەکانی مارتن لۆسەر لە سەدەی 16 ئەڵێ تاک خۆی لێپرساوە لە ئیمانی خۆی ئەمە گەورەترین شۆڕشێک بووە کە لە دی ناکراوە بەرامبەر بە فەلسەفە و کۆمەڵناسی و دەروونناسی کەواتە ئاین لەبەرەوەی نابین لێ دەستی تێوە نایەن لەبەروی ئەو شتێک کە دەستی تێوە لێنێ قابلی ئەوەی مناقەشەی ماتریالی بکرێ قابلی ئەوەی ڕەفزی ماتریالی بکرێ قابلی ئەوەی قبول کرێ هەموو فەیلسوف و مارکسیەکانیش لەسەرەوە ڕێکەوتن کە ئینسان ناتوانێت دین لە کۆمەلگا بێتە دەرەوە لەبەرەوە لە سێکۆلاریزم دووتی چی وتی دین بۆ خۆتان بەڵام ئیدارەی دەوڵەت یان جیاکردنەوەی دین لە سیاست و لە هەموو شتێک ئیتر ئیشی کۆمۆنیستەکان و ئیشی ناسیۆنالیستەکان و ئیشی فاشستەکان ئەوە نییە بچێ بەرامبەرێکە دابوو ئاوەرە بەرامبەرم دانیشە بزانم بۆی ئیسپاتم خوا هەیە یاخوانیە ئەم مۆزوعە هەر وجودی نەماوە تۆ دابنیشی لە بەرامبەر زەلامێکە بێ لە مقدساتی ئەو وێرانتی یعنی ئێستا کۆمەلگای بەشێرت گەیشتۆتە شوێنێک ئەبێ ڕێز لە مقدساتی بەرامبەرەکەت بگری یعنی ئەمە زۆر زۆر گرنگە نووسینی کتێبێک دەربارەی ئازادی جۆن ستوارت میل یەکێکە لە کتێبە هەرە جوانەکان کە لەسەر دەربارەی ئازادی نووسیوەتی یعنی مەشهورە ئەو کتێبێ بەڵام نابێ بەو کتێبەی کە بتوانێت ئێمیل ئۆرکایم لەگەڵ وێبەرە باسم کردن کۆمەڵناسی ئەوان دروستیان کرد ئێمیل ئۆرکایم فەڕەنسیە ماکس وێبەر ئەڵمانیە کۆمەڵناسی لەسەر دەستی ئەوان نادرست بوو و هەردووکیشیان تاگەرایە دژی تاگەرایی نەبوون بەڵام ئەڵێن کۆمەڵ لە تا گەورەترە جیاوازیان هەیە لە زۆربەی پرینسیپەکان جیاوازن بەڵام تەیدی تاگەرەیان نەئەکرد بەراوردێکی زۆر هەیە من خشتەی زۆر گەورەم دروست کردو بەراوردی ئۆرکایم و ماکس وێبەر بەراوردی ئێمیل ئۆرکایم و کارل مارکس هەروەها مارکس لە شوێنێکە ئەڵێ من تاگەرایی گرنگە لەو شوێنەی کە کرێکارێک وەکو تاچێک کۆنفلیکتێکی گەورە دروستەکە لەگە سەرمایەداریە بۆچی چووکە احتیمال هەیە شەڕاڕەی شۆڕش لە تاگەرەیەوە ئەو نایە ئابم شێوەی من خوێی پێوەکە وەکو خۆشی کەم نەمێ خۆشتری کەم ئەڵێ لەو شوێنە تاگەرایی گرنگە کە ئەکەوێتە بەرامبەری تاچێکەوە لەگەڵ سەرمایەدارێکە کۆنفلیکێک دروستە شەڕاڕەی شۆڕشی لێ دروست دەبێت یعنی ڕەفزی تاگەرایی ناکە بەڵام بە هیچ شێوەیەکیش بڕای بە ئازادی نییە لە سەردەمی سەرمایەداریە ئۆرکایم پێی وایە کۆمەلگا بێ هاوسنگەیەکی بنچینەی هەبێ لە بینی کۆمەلگەرای و تاگەرایی بەڵام ماکس وێبەر تاگەرایی زۆر بنا مرۆڤی ئازاد لای ئێریک فرۆم چییە؟ ئێریک فرۆم زۆر یعنی پیاوێکی سەیرە باشە وتی ئەنتیکەیە ئەوەیە مرۆڤی ئازاد کەسێکە کە لە هەمووی کۆکاتەوە لە دوو دیێڕە ئەڵێ کەسێکە کە لە ترس و دەسەڵات و کۆربەندیە ساختەکان ڕزگار بووە توانای خۆشەویستن و بەرەمێنانی هەیە خۆی بەوە دەناسێت کە چییە نەک چییە و لەگەڵ جیهانە پەیوەندیەکی بەرەمێنەر و ڕاستەقینەی هەیە بەبێ ئەوەی تەنیایی یا بێهێزی هەست پێ بکە و بەشدارە لە بەرەمێنانی کۆمەلگا یعنی ئەم پێناسی ئازادی فرۆم لە دەروونناسیە تاگەرایی یان هوشیاربوونی خوودە مۆدێرنیزم دوو وشەی داهێنا من وشەی من لە مۆدێرنتەوە هاتناوە ئەو ڕۆژە نووسەرێ نووسێتی فلان نووسەر من بەکارێنێ ئەی بڵێ ئێمە ئەی بڵێ ئێوە چۆن شتی وانێ من ئەنووسم بۆ نەنووسم من ئەوە تاگەرای ئەوە خودبوونە من مەسئولم لەم نووسینە من ئەنووسم من بۆ بنووسم ئێمە ئەخر ئێمە چی ئەبێ بنووسی من تۆ خۆت مەسئولی لە نووسینەکەت یعنی وشەی من لە مۆدێرنیزمە وشەی تاگەراییە وشەی خودبوونە وشەی ئازادبوونە لە ئەوی تر کە تۆ ئەپێڵێ لە ناوی منیش بێنە منیش لەگەڵ توام ئەڵێ یەکێ لەو ڕەخنانی کاتی خۆی من خوێنەوە یەکی وەکو بەختی عەلی ڕەخنیان لێگرت و من بەکارهێنە بەڵام نازانم جوابەکەی چی بووە دوو دەروونناسی زۆر گەورەی فرۆید و یۆنگ پێم وایە ئەوان باسی چۆن ئەو سیفەتانی ئینسان مادەم ئەڵێ تاگەرایی هەیە کۆمەڵگەرایی هەیە
هەمووی لە سیفاتەکان ئینسانە هەچ ئینسانێ سیفاتەکانی لێ کردەوە بەداخەوە تاوان من زۆر جارە چمە سەرەوەی کە ئێمە مناقەشەمان کردووە کارل مارکس زۆر لە برادرانی چەپ ئەیانویست لایەنە سایکۆلۆجیەکەی لێکەنەوە کە مارکس بەڵام مارکس یەک وشەی داهێنا لە علم نفس ئەی وشەی اختراع بوو نامۆ بوو لە دوای خۆیەوە وشەکە بە مارکسەوە بساوە وشەی اختراع ئێستش زۆربەی چەپەکان لیان بپرسە وشەی اختراعی مارکس چییە نازانێ لی بپرسە بڵێ وشەی اختراع لە مارکسیە تا چییە نام بۆ مول لە مارکس من لە سوۆسیال میدیا لەگەڵ یەکێک لەو کەسانی کە مارکسیکی زۆر ڕادیکاڵە شتە نووسە بوو بە مناقەشەمان دوای نامەیەکی سەڵتیم بۆ نات وتم تۆ باسی تۆ عمیقترین کەسی کە لەسەر کۆمونیزم قساکەی تۆ نامۆبوونی مارکس بە غەڵەت بازەکەی اختراعی مارکس وان نییە اختراعی مارکس بوو بە سەرچاوی بۆ بە علم نفسی کرێکاران دوایەوە اختراع کارێکی کرد چینی کرێکار ئەو طبقە زەحمەت کێشانە هەنێکیان بەرەو تاکی ئازاد بەرەو ئازاد بەرەو قووە بەرەو دەسەڵات ڕۆشتن مەچەکە هەنێکیان بەرەو ئینتیحارە ڕۆشتن خۆیان اختیار کوشت هەنێکی تریشان مێگەلیان لێ بووە لەبەرەوە هەنێشت هەیە کە من زۆرم لەسەر ئەمانە نووسیۆ بەڵام لە خیرە ئەم سێ کەلیمێ تاگەرایی بەهای ڕەوشتی سیاسی و کۆمەڵایەتی تاک بەرز ڕائەگرێت ماف و بەرژەوەندەکانی تاک پێویستە لە سەروی کۆمەڵیان دەوڵەتەوە بن بەڵام بە پارێزگاری لە مافی گشتی تۆ نابێ بە ناوی تاگەرایەوە خۆ بچیتە بازی ئەوانی تر و پێشێلی دەستوری یاسا بکەیت ئەمە یەک نمونە لێرە هاوڕێ سوارە با پێشەوەی بڕۆی تەسەورەکەی لە نەرویج و سویدا کەس ناتوانێت لە خۆیەوە لە باخێکە بقلێ شەراب دەربێنێ بیخوا یەکسەر پۆلیزیەی گرێ ئەو کەسەی فەڕەنسای بینی ئەو کەسەی پاریسی بینیوە تەنها بورجی ئیڤۆ باخی چیە ئێوەران بۆ تێت بەس لەویا شەراب بخۆیتەوە لە هەموو ئەوروپا لە هەج باخێکە بیرە و شەراب و مەشروب بێنیتە دەرەوە پۆلیزیە دەتگرێ تاگەرایی بەرەڵایی نییە تاگەرایی نییە زۆر سپاس دوکتۆر بەنای خۆی گەورە میرەبان سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون لەناو ئەم هەموو گرفت و ئاڵۆزەیە کە هەیە ئەم کۆڕە ڕێخستانە بەڕاستی جێگەی دەستخۆشیە بەخراتنیە میۆنە بەڕێزاناکە وەڵام من دوو پرسیارم لە جەنابی دکتۆر هەیە پرسیار یەکەمیانم ئەوەیە زۆربەی ئەو کۆڕە فەلسەفیانەی کە ئەکرێ زۆربەی باسی ئەو فەیلسوف و ناودارە جیهانیانە ئەکرێ فلان دکتۆر واڵێ فلان فەیلسوف واڵێ فلان مامۆستاواویت ئەی جەنابی کاک دکتۆر خۆی چیەڵێ لەسەر تاگەرایی بەس تاگەرایەکە تۆ کورتی کردۆ لە مرۆڤە ئەی لە تاگەرایی لە میدیایە لە سیاسەتە لە ئابوووریە ئەم تاگەرایە چۆن ئەکرێ ئەمێ پێناسەیەکی ئازادی لەگەڵ بەڕەڵایی چێ ئەم شتە لە کوردستانە هەیە ئێمە باسی کوردستانەکە لەبەر من بە کوردی قساکەم بە کوردیش بیرەکەمەوە بە کوردیژە دوێم ئەمە وێ جیاوازی نێوان لەو ئازادەیەکە هەیە لەگەڵ بەڕەڵایی دووهەمیان تەبەن وشەکە خۆی وایە لەگەڵ ڕێزم بووە ئێوە پرسیاری دۆم لە جەنابەت ئەوەیە تۆ باسی ئەوەت کرد کە لە سلێمانی ئەو هەموو چالاکی و ڕێکخرا و سندیکا و بڵین کۆنگرە و ڕێپێوان و ئەو هەموو چالاکی هەیە بۆ حیزبەکان ئەمە پەیوەندی بە ئیدارەدان و عەقڵێتی ئێرەوە هەیە لەبەرەوەی ئێستا لە ڕۆژهەڵات ڕێگە بە هیچ چالاکێک نادرێ بکرێ ڕێگە لە سنووری ئەو لا ڕێگە بە هیچ چالاکێک نادرێ بکرێ لێرە هەیە زۆربەی حیزبەکان 42 حیزب لە سلێمانی ئەسپی خۆی تاوەیە بۆ دروستکردنی کادر و ڕێخستنەکانی خۆی و ئەمانە ئەم جیاوازەی لە چۆ هێناوە دکتۆر یعنی ئەم جیاوازە تۆ لە چ سەرچاوێک و ڕێگەت بەوە داوە کە تۆ بڵێ ینی ئێرە ئەو چالاکیانی تێگرێ ئایا بە چ پێوەری ئەمە دووتۆ دەستان خۆش بێ و زۆر سپاس دەست خۆش تۆرجان ئەو بابەتە چەند بۆ فەزای گشتی گرنگە و بۆ تاکی کورد گرنگە ڕەنگە دوو هێندە بۆ ڕێکخراوی ئازادبوون گرنگە چکە ئەو کردوتە استراتیژ و بنەمای کاری خۆی کردوتە مانیفێستی خۆی دەست خۆش بێ دووبارە ڕاستیەکەی من ئەمەوێت لەسەر ئەو هۆکارە قسە بکەم کە بۆچی لە بەداخەوە تۆ دەرفەتت دەبوو ئاماژە پێ بکەیت بۆچی لە ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی ئەم جۆرە لە تاک بەرهەم نهاتووە یا بەرهەم نایەت ڕەنگە کۆمەڵێک فاکت هەبن کۆمەڵێک هۆکار هەبن بۆی کە تاکی ئازاد دروست نەبووە بەو مەفهومە مۆدێرنەیی کە لیبرالیت بانگەشی بۆ کە یا ئیدیایەکە نیچەڵێ لە ڕۆژهەڵات یەک کەس یەک تاک ئازادە ویش پاشایە ڕەنگە ئەم پێناسەیە بۆ کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردی ڕەنگە ئێمە پاشەکانیشمان وەک پێویست ئازاد نەبن جۆرێک لە وابەستەی و هینیان هەبێ بەوانی ترەوە
بە باوەڕی من نەریتی کوردی و ئەدەبیاتی کوردی هۆکارێکی سەرەکی بۆ بۆی کە دەرفەت نەیە تاک مرۆڤ وەک تاک خاوەنی ڕوئیا و جیهانبینی و سلوک و مۆراڵی تایبەت بەخۆی بێت لەبەرەوەی کە ئێمە کوڕی کەلتورێکی قەرەباڵخین کە ئەکاتە خێڵ ئەکاتە خێزان بۆیە لە کۆمەلگای کوردیە ئەگەر تۆ عقوبە بدری هەڵەیە بکەیت و عقوبە بدری ئەڵێ نەبێ بە تەنها هەڵپەڕی یعنی وەکو عقوبەیەک وایە بۆیە تەنانەت هەڵپەرکێش بە تەنها عیبە بێ لەگەڵ ئەوانی تر هەڵپەڕی ینی لە کولتوری تۆیە سەمانیە لەبەرەوەی سەما جۆرە لە تەقسێکی فەردانی تایبەتە و دوجاریش ئاینیش بۆ خۆی بە باوەڕی من هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە تاک حتا لە ئەدەبیاتی قورئانە ئەگەر دیقەت بی خوا بە ناوی ئێمەوە قسەکات ناڵێ من ئەوەی کە ئاماژت پێە ئەنی ئەڵێ نحن نزلنا الذكر وإنا له لحافظون ئەڵێ ئێمە ئەو هینەمان دابەزان ئەو بابەتەمان دابەزان ناڵێ من یعنی ئەمە بۆتە جۆرێک لە مۆڕاڵی ئاینی و کەڵچەری کە تۆ عیبە خۆت وەکو ئەبێ هەمیشە لەگەڵ ئەوانی ترابی هەمیشە لەناو ئەوانی تراب تویتەوە ئەمە یەکێک بۆ لە هۆکارانە هەتا ئەدەبیاتی کوردی مامۆستا شێرزا حەسەن یەکێ لە شیرۆکانی بە ناوی پیتی میمەوەی ئەگەر دیقەت بی یعنی جۆرێک لە ئەوەیە تەشەرە بەوەی کە تۆ عیبە بڵێ من ماڵەکەم سیارەکەم مڵکەکەم ینی ئەمانە بەڕاستی هۆکاری سەرەکی بوون ئەو مەفهومی ئازادی و بەرەڵایەش بە باوەڕی من مرۆڤی باڵا مرۆڤی کامەڵ شتێک نییە بە ناوی بەرەڵای مرۆڤی کامەڵ هەمیشە لە بەردەم دوو بەرپرسیارەتی گەورایە بەرپرسیارەتێک بەرامبەر بە خۆت بەرپرسیارەتێک بەرامبەر بە ئەوانی تر بۆیە مەفهومی ئازادی ناکاتە ئەوەی کە تۆ کاتێک خاوەنی جیهانبینی خۆتی ئیتر ئەمە ڕەفزی تۆەکە ئەمە کاتێک من بۆکو خۆم بیرەکەمەوە ئیتر من نەیاری تۆم ینی مەفهومی جیاوازی لە کۆمەلگای ئێمە بەداخەوە هەمیشە جیاوازی نەبوو لەسەر ئەساسی جیاوازی ئینسان بۆ ئینسان هەمیشە جیاوازیە بۆ لەسەر ئەساسی ئینسان بۆ شەیتان کاتێک کە دکتۆر کامران پێی وایە ئازادی ئەمەیە من دێم تەفسیرێک کە یا پێناسیشکەکەم دکتۆر کامران پێی وایە من خۆی ئینسانە و من شەیتانم لێرەوە تۆ خوشتنی من حەڵاڵەکەی بۆیە ئەمانە لە کەڵچەر و لە ئاین و لەناو کۆمەلگای کوردیا زۆر زەق بۆتەوە دەست خۆش بێ بابەتێکی گرنگ بوو هیوادارم ڕێکخراوی ئازادبوون بتوانێت ئیش لەسەر ئەو ڕوونکردنەوەی ئەو وێنانە بکە سپاس جەنابی دکتۆر کاربابەن دەستخۆشی بۆ جەنابی و خێر بەنەوتان من ویستم بپرسم جەنابی دکتۆر ئازادی ڕەها بە درێژایی میژوو کەس ئازادی ڕای هەبوو هیچ کەسی ئازادی ڕای هەبوو ئەمە پرسیارەکە من تەسەورەکەم بە درێژایی میژوو هیچ کەسێ نەیتوانێتەوە مطلق ئازاد بێت دوایەوە ئازادی وەک ڕاستی هەر بۆ خۆی نسبیە یعنی ڕێژەیی گفتوگۆ لەگەڵ و بە ڕێزەکەم لەگەڵ جەنابی دەکەم ئەبێ لە سەرەتا خۆم ئامادە بکەم بڵێم من لە ساسەی ڕاستیەکانم لا نییە ئەگەر بەم شێوەیە من مناقەشە لەگەڵ بەڕێزە بکەم بڵێم لە هەشتا لای منە سەی 20 هەر لای دکتۆر ڕاستی هەیە بە هەمان شێوە ئازادی جوایە ئازادیش چۆنە سنووری وەڵە کاتێ من تا حدە من ئازادم تا ئەو سنوور من ئازادم کە ئازادی تۆ تێنە بڕێن بەرامبەرەکەم کۆمەڵگە تێنە بڕێن کەواتە من بە بۆچووی من وایە لە کۆمەلگا بە هیچ جۆرێ هیچ کەسێک ئازاد نییە بە تایبەتی لەم کۆمەلگەی ئێمەشایە احتیمالە بڵێ مەسەن سەرۆکی پارتی سەرۆکی یەکێتیە ئەو حیزبە بە بۆچوونی من ئەوانە لە هەموو کەس کۆیلەتر لەبەروی زۆر مقەیدن مەسەن ئەیانەوێت گوتارێ بدەن شتێ بڵێن بە شێتی ئەوان لە هەمومان دەسەڵات دەر هەمومان نەچەوسێنەوە ئەوان بەڵام لە هەمووشمان کۆیلەترنەوە لەبەر من پێم خۆشە جەناب کاک فەیسەڵ باسی کردوتی پاشاکان ئازادن بە بۆچوونین پاشاکان لە هەموو کەس کۆیلەترن لە هەموو کەس ئازادترن پێم خۆشە بۆمان ڕوون بکەیتەوە جەناب یەکێ لە بیرمەندەکانە ئەڵێ کاتی ئەتەوێت کۆیلەیەک ئازاد بکەی چەند ناخۆشە پەڕۆیەک لە تەلێکی دەرکای بکەیتەوە ئەوەندە زەحمەتە ئەو کۆیلەیە قەناعات بکەیت بۆی پێ بکەی بڵێ کاک ئەو کۆیلەیە ئازاد بکەم هیوادارم ینی تیشکی بخەیتە سەر ئەوە پێمان بڵی بزین ئایا مێژووی درێژایی مێژوو کەس مرۆڤی ئازادی دیوە یەک نمونێکەیەنمۆ لێرە مناقەشەی دیبێتێک بوو لە نێوان کاک مەلا بەختیار و بەڕێز عەلی باپیرە من دوای تەلەفۆنم لەگەڵ کاک مەلا بەختیار ڕێ بەخوا بینیشم پێم وت وتم کاکە تۆ لە کۆمەلگەیەکا قسە ئەەکەی ئەو ئەتوانێت بە هەموو ینی بە کاملی هەرچی لە ناخەیە بیڵێ بەڵام تۆ ناتوانانی بڵێ
لەوانەیە هەندێک قسەیە کە تۆ باوەڕت بهێ لە ناو ناخی خۆتە باوەڕت پێ بیلی لەو قایبش بتکوژ کەواتە تۆ لەگەڵ بەرامبەرەکەتا تۆ ئازاد نیت لە بیسی ئازادی پێنی ئەو لە ساسە گەل ساسە نەبێت لە ساانە و ئازاد لێ لا ژینگەیەک لەوە دروست بووە لەسەر کۆمەلگەی ئێرە تۆ بڕۆ بکاکە باسی دین بکە لە هەر شوێنەکە باسی دین کە 100 کەس لێ کۆ بێتەوە کاکە پشتگیر دەکات بەس یەک تۆ دژی دین قسە بکە هەلوانەیە بتکوژ من پێم خۆشە جەناب چیم کێ بخەیتە سەر ئەو دەستخۆش بۆ کاگدۆر دەستخۆش بۆ ڕێکخراوی ئازادبوون بابەتێکی یەجگار گرنگ و حساس و ئەوە توروژاندووە کە من پێم وایە بۆ منهەجی دراسی نەک بە ساڵێک پێویستی بە 2 ساڵ و زیاتری دراسی جامعی هەیە ئەو بابەتە کە باز لە تاگەراییەکەین مستەلەحێکی تر کە باست کرد لە بەردەمی قوتە بێتەوە لە بەرامبەری کۆمەڵگەرایی کۆمەڵگەرایی و تاگەرایی لە بەرەبەیانی مێژۆ ئەم دوو فەلسەفێ ئەم دوو عیلمە ئەم دوو ئایدۆلۆژیایە لە ململانەیەکی بەردەوامە من تەنها ملاحەزەم لەسەر دوو شتێ یەکەم ئایا تۆ باسی تاگەکەی تاگ لە دەرەوەی کۆمەڵگا باسەکەی یا تاگ لە ناو کۆمەڵگا باسەکەی کاریگەری تاک بۆ سەر کۆمەڵگا و کاریگەری کۆمەڵگا لەسەر تاک ئەوە پێویستی بە ڕوونکردنەوەیەکینە ئەجا تاک ئێمە تۆ باسی نیاندەرتاڵێک لەو سەردەمەوە هێناوتە تا ئێستا یعنی مەلاین ساڵەکات کە لە دروستبوونی مرۆڤەوە ئەمە بە مەراحلی جیاجیا هاتووە باسی کۆمەڵی بیرمەندە کرد کە هەریەکەیان پێناسێکی هەیە بۆ تاگەرای بۆ ئازادی بۆ ئەم مستەلەحانە دیارە ئەمانش هەریەکە لە مەرحەلەیەکی تاریخی جیا ینی تۆ لە ئەفلاتۆنەوە بیگرە بۆ ئەم فەیلسوفانەی ئەم سەردەمە هەریەکە پێناسی تایبەتی خۆیە ئەم پێناسانە جیان بەڕای من پێناسەکان اعتیماد دەکەنە سەر بنەمای اقتصادی سەردەمەکە ینی تاک لە بنەما ئابوووریەکەی نابێت جاکرێتەوە تعریفەکانیش لە بنەمای ئابووری و سیستمی ئابووری ئەو سەردەمە نابێت جاکرێتەوە ئەمە پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر هەیە زۆر سپاس دکتۆر ئاگالێمیان جۆملێتە تاگەرایی لە سەردەمی نیولیبرالیزمە تاگەرایی لە سەردەمێکە کە پێش نیولیبرالیزە یعنی ئەتوانین بڵین ڕۆڵی تاک لە سەردەمی شۆڕشی ئۆکتۆبەرەیە با بڵین ڕۆڵی لینین جیاوازە لە ڕۆڵی هیتلەر هەردووکیان ڕۆڵی تاکیان هەیە یعنی ئەبێ مەسەرەن ئێمە قسەمان لە تاگەرایی سەردەمی نیولیبرالیزمە ئەمەش ڕاستەوخۆ پەیوەندی بە بازاڕی ئازاد و بە چەمکی ئازادی و با بڵین ئەوەی فەزای ئازادیەوە هەیە کە دیوەکەی تری ئەتوانین بڵین بەرەڵاییە بەمانە کوردیەکەی خۆمان یعنی لە با بڵین لە سیستەمی نوێە ئەم سەرمایەدار بۆی هەیە ملیەوی تر بشتێنێ ئەمە جۆرێکە لە ئازادی بازار و دنیاشی وێران کرد بەم شێوەیە تاگەرایی ڕێک ڕنگدانەوەی و سیستەمەیە بەڵام تاگەرایی لە دیدی ئەریک فرۆمە بەمانە دەروون شیکارەکەی زۆر جیاوازە لە بخوێندنەوەی کە دنیای سەرمایەداری بۆ تاکەیەتی لەبەرەوەی ئەوەی کە سەرمایەداری بە ناوی تاگەرایی یا ئازادی تاکەوە ڕێک بە پێچەوانەوە خودپەرستیە و جۆرێکە لە خۆپەرستی و احتیکارە دەستبردنە بۆ ماڵی ئەوی دی مەسەلەن ئازادی لە نیولیبرالیزمە ئازادی ئینسان بەهای ئینسان پەیوەندی بۆیە کە تا چەند ئەتوانی بازار بجوڵێن جیفانت چەند ئەتوانێ بازار بجوڵێنێ ئۆتۆمبیلەکەت سیارەکەت هێزی تۆ لە جوڵاندنی بازارڕە بە پێچوانەوە لە تۆ لە پەراوێزای فرامۆش کراوی یعنی ئەوەی کە بابڕین پەیوەندی بە ئازادی و بەرەڵاییەوە هەیە یعنی ئینسانی تاکی ئازاد ملتەزیمترین ئینسانە بە چیەوە بە شکۆی خۆیەوە بە شکۆی ئەوانی دیەوە بە بەشی خۆیەوە بە بەشی ئەوانی دیەوە دەستنەبردن بۆ ئەوی تر ڕێک بە پێچوانەی ئەو سیستەمەی سەرمایەداری مەسەلەن ئەریک فرۆم نمونەیەکی زۆر جوانە هێنێتەوە بەوەی ئینسانی ئازاد تاکی ئازاد پابندە بە خۆشەویستیەوە لە پێشەوە ئەڵێ ئەوەی کە خۆی خۆش ناوێ چاوەڕانی ئەوەی مەکە دراوسێکی خۆش بوێ
بۆچی مەسەرن بۆ نمونە ئەو نمونەی کە ئەوەی هێنێتەوە کەسێک بانگێش کراوەتە سەر خوانێک لەبەر ئەوەی کە خۆی بڕێک پارە نادا لە بەرامبەریا هیچ ڕەحم بە خۆی ناکە لە زۆر خواریە زۆرە خوا ئینتەلاکە ئەبێ بێ بۆ خستخانە و پارەی دەوڵەت و پارەی گشتیشی جاسەر بکەی لەبەرەوەی کابرا زیادە خۆری کردو یعنی ئەمە لە ئەساسە نە ئازادە نە خۆی خۆشەوێ نە کۆمەلگای خۆشەوێ یعنی تۆزێک چەمکەکەت ئالۆزە لەبەرەوە من تەنها ئەوەی کە فەیسەڵ یەک ملاحەزەمەیە لەسەری یعنی حتا سەما لە دنیای لە ناو بازاری سەرمایه‌داریە هێن نییە جوڵەیەکی ئازادانەی تاک نییە بۆ زانیاری سەما خۆی ئاتی تاکە بۆ کۆ لە بەرامبەر بڕێک پارەیە ئەگەداریەوە بە یعنی هیچ سەماکارێک نییە بێ سەما بکا بۆ خۆی ئەگەر بینەرێکی نەبێت واگەر لە بەرامبەر یا شاباشێک وەرنەگرێ و پارەیە وەرنەگرێت زۆر سپاس دەست خۆش باسەکە زۆر هەڵەگرێ شەنی سامپارە کاگازاجە سێ بەڵام من هەندێک قساکەم بۆ ڕۆشنکردنەوە نەک جوابانەوە یەکێ لەوەی کە باسی ئازادبوو نەکرێت خۆی شاریا بەشتێکە مارکزڵە لە کۆمەڵی گەی سەرمایه‌دارە ئازادی نییە ئەمە ڕۆشنکەینەوە بۆچی نییە بەبەستی چییە قسەیەک نەکرێتی نییە لە کۆمەلگەیەکە کە کاری بکرێ ئەنی کار تۆ دیارێکە تۆ کار دیاری ناکەیت ئەنی کۆمەلگەیە کە ئەچی کاری بەکرێەکەی عملی مەجود و ئەمە ئەو بەشەرە کا بە عەبدی کارەکە ئەکاوەی ئەم بەش ئەنێبێت تۆ بچی کار بکەی بۆی کرێ وەگوی پێی بژیت ئازاد نەبوون لای مارکس ئەمەیە بەقیەکەیەکی نازانم لیبراڵەکان چێڵێن یا تاگەرایی چێوی و بەحسیشی ترە بەڵام بۆی کە ڕۆشن بێ لای معنای مارکس یەکەم ئەمەیە کە ئازاد نەبوون کە بەشەر ناتوانێت لە کۆمەلگەی سەرمایه‌دارە کە کاری بەکرێکە ئازاد بێت ئەمە مستحیلە نییە نابێت ناشبێت ئەو معنای کۆمەلگەی سەرمایه‌دارە شتێکی تر لەسەر پێکهاتی کۆمەلگا تا کۆمەلگە دروستەکە کۆمەلگە تاک دروستەکە ئەمە منطقێکی فەلسەفی پێ ماکردووە من وازی لە فەلسەفە و نەقدی لە فەلسەفە کردووە ینی بە معنای پێکهاتی کۆمەلگا پێکهاتێکی ئۆرگانیە عزوویە پێکهاتێک نییە کۆکراوی ئەفرادەکان بێت تاریخی وانە لە تاریخی بەشەریەتەوە کۆمەلگە هەبووێ کار کۆمەلگەی دروست کردووە وەختێککە ئینسان ڕەنگە دوای بە ملیۆن ساڵ ئەم بەشەرانە توانیویانە مەسەن کار بکەن بەرهەم بێنن و ئەو بەرهەم بێتە مولشەی خاصە ئەمە دیاردەی پێکهاتی کۆمەلگەیە ینی کۆمەلگە پێکاتوە و ئەو کۆمەلگەیە تاکەکان دروستەکە نەک تۆ مەجموعەیە تاکبینی کۆمەلگە دروستکەی بۆ نمونە کەڵێم کۆمەلگە پێکاتێکی ئۆرگانیکە عضویە تۆ ناتوانانی بەسەن ئینسان پێکاتێکی عضویە بەڵام سیارە پێکاتێکی میکانی چیە تۆ ناتوانانی دەستبێنی و دڵبێنی و کۆیکەی تۆ ئینسان دروستکرد لە خەلیەکەوە هەموو کائینێکی حی دروست دەبێت مارکس کۆمەلگە و کائینێکی حی سێرەکە من ئێچە لەوانی کە تووسەیکە کتێبی سەرمایە کتێبێکی تازە بەس باسی بیزاعاکە باسی کاڵاکە ئەنی خەلیەی کۆمەلگە کاڵایە ئەنی کۆمەلگەیەک کە هەیە ئێستا لە تاریخەکەیەوە کە ئێستا پیاڵی کۆمەلگەی سەرمایه‌داری بازار هەموو شتێک کاڵایە بازار کاڵایە ئەوە لەو خەلیەوە تەحلیلی کۆمەلگەکە وە کرێکاریش بۆ بەکاڵە ئینسانش بۆ بەکاڵە کە هێزی کارەکەی فرۆشێت ینی وە پێکهاتی کۆمەلگەمێ و ئەمە زاڵە بەسەرەوەی کە بیری ئەفرادەکان بیری ئەتاوی کە چینەکان دروست بووە بیری دەسەڵاتی حاکم بیری ئەفرادەکان ینی بۆ چوونی ئەفرادەکانیش زادەی ئەو واقعەیە کە کۆمەلگەی تیاکەگاتوە کۆمەلگەیە کە هێزی کار ئەفرۆشێ یعنی کە هەموو بەرهەمێک بۆ بازارە نەک بۆ سوودی ئینسانەکان ئەوەی کە کۆمەلگەی سەرمایه‌داری هەڵوەشێتەوە بۆ معنایە کە بەرهەمهێنان بۆ پێداویستەکانی ئینسانەکان بێت نەک بۆ بازار ئێستا هەموو شتێک هەموو هەتا تەندروستی تۆ خۆ لە تەندروستیت ئەزانی کە دەرمان بازرگانی پێوەکە هەموو شتێک بۆ بازارە هیچ شتێک بۆ ئیسفادەی ئینسان نییە لە تەحلیل ئەبینی چی مەبلەغەکەیت و ئیسفادە لەوەکەی جل لەبەرەکەی ئیسفادە لەوەکەی سیارەی لەکوی بەڵام ئەسلی بەرهەمەکە بۆ ئەو نییە ئەسلی بەرهەمەکە بۆ بازارە بۆ قازانجە ئەی ئەم پێکهاتی کۆمەلگەی ئەمانە بەس بۆ ڕۆشنکردنەوە کە ئەم باسانی کە هاوڕە کامران کردی هەڵبەتە تەفاسیلی زیاتری هەیە لێکدانەوەی زیاتری هەیە ئەکرێت بەسێ لە ئینسان کە چێ بۆ کار ئەو بەرهەمەی ئەوەی کە بەرهەمێنێ خۆی دەستی ناکەوێت
و ئەو کاریکێکا لەگەڵی پێی مرتاح نییە ئەنی غەریبە بۆ کاریکێکە غوربەتی ئێوە یەک قسەی بە خۆتی مارکس هەیە لەسەر اختراف کە بەڕێ من زۆر کاریگەرە ئەتا دڵهەژێنە کەڵێ ئینسانی فەقیر ئینسانی هەژار لە وڵاتەکەی خۆیان هەست بە غەریبێکە ئەنی ئینسانێکە فەقیرە تۆ لە ئەچیتە وڵاتە هیچ نەحاڵیە بینێت تێگەی تا ڕای زۆرێ بەڵام ئینسانی فەقیر هەمیشە غەریبە بۆ کرێکارێکیش هەماش لەوەی کە ئەو کاری کە ئەو شوێنی کە کاری لەگە نە اختیاری خۆیەتی نە هەڵبژاردەیەتی نە لەگەڵ ئەو ئالەت و ئەدەواتیان نە مرتاحە لێ کە ئیشەکە خواخواتی اخترابێت لێرم حەزەکەم شتێکێت تێکەڵ نەبێت لە بینی ئازادبوونەوەی ئازادی سیاسی و فکر و ئایدۆلۆژیا و دەنگان و ئەوانە شتێکی ترن بەخشێکی ترە سیرەکەم لە جوابەکانە لە قسەی ئەوانی کە هاتن بژار ئەمە تێکەڵەکەن ئەو ئازادبوونی کە مارکس باسێکا پێشتە قسەم لەسەر کرد بەشێکە لەوەی کە چۆن لە وەکو هێزی کارەکەی ئێفرۆشیان نەجاتی بێت تا ئەوە هەبێت تۆ ئازادنی ئیتر بەکەکەی ڕەنگە تۆ بەسەرەوەی کە ناچاری بچی کارکەی بەڵام زۆر عادە حەقت هەیە لە عێراقی لە سویدی ئەچی دەنگی ئەچی جایە لە زمانێکە ئیستیبدات هەیە ناڵن زیندان دەکەن بەڵام دەنگی قساکەی لیبرالی هەرچیەکی ئەم دوانە فەرقی ئەوە بەحسێکی ترە هەست بن لە بەحسەکە خەریکە تێکەڵەوێ هیوادارم جایکەنەوە علاقەی بەو هینە شەو نییە نووسراوی ئازاد بوو وڵا دەستی خۆش باش یەکەم باشە ویست شتێ بڵێ بڵێ من فعلەن لایەنگری تاکوڕادەیەک تاگەراییم بۆ ئەوەی خەڵکەکە بتوانێت ئازاد بێت بەرامبەر بە دەوڵات بتوانێت قسە کە بەرامبەر بە دینش بتوانێت قسە بکات ئەوە مەرجێکی سەرەکیە بۆ هەموو پێشکەوتنێک تێبینی یەکشم هەیە لێرە باسی مرۆڤ وەکو کاڵا کردی ئێمە ئەزانین ینی مەسەلەن بازرگانێک پارەی ئەوێت و دزێکش پارەی ئەوێت هەردووکیان هەمان شتیان ئەوێت بەس ئەمە هیچ نەبێ سوودێکت پێگەێنێت ئەوە هیچ سوودێکت پێ ناگەێنێت ئەوە لە فکری مارکسە ئەوە وابزانم شتێکی هەڵەیە کەەوە بیری لەوە نەکردووە کە خەڵکی بۆ بەرژەوەندەکانی خۆیان ینی کە بەس هەموو شتێک ڕاستە نابێ هەموو شتێک بێتە کاڵە پرسیارەکەم ئەوەیە گریمان ئەوە ئازاد بووین هەمومان ئازادین تاکوڕادەیەک بە ئازادان بیرەکەین ئەو جارە چی بکەین یعنی چی بەو ئازادیە بکەین ینی با بڵێن ئێمە ئەزانی ڕژێمێکمان هەیە کەوا ئازادی بە خەڵکی نادات بەداخەوە دینێکشمان هەیە ئەوەش هەر ئازادی بە خەڵکیەکە نادات ئێجا ئەگەر ئێمە تاکو ئەو خەڵکانێکمان با بڵێن پەروەردە کرد تێگەیان کە ئەبێت زیرەکتر بن ئازادتر بن چی بەو ئازادیە بکەن یعنی ئیستاکە مەسەلەن بە بێینە سەر ئەمریکا خۆی ملەتەکە ئەوێت هین دیموکراسیەکەی خۆیان پوچەڵ بکەن ئەیانەوێت واز لە ئازادیەکە بێن سیستەمێکی دیکتاتۆری دروست بکەن جا ئێمە چی ئەبێت هینمان بێت ڕێنمامان بکات بۆ ڕۆژێکی چاکتر سپاس ڕاستەکەی چاوەڕوانێکی ترم هەبوو لە دکتۆر دیارە سپاس بۆ ئازادبوونیش کۆڕەکە دکتۆر بەنای ئازادبوونەوە کرد ینی کۆڕی تەنها دکتۆر کامەران نییە کۆڕەکە بۆ ناساندنی ئەم مانیفێستەی ئازادبوون بەڵام تەناقوزێک بەرهەم چاوەڕوانیەوە بۆ فەرقی بینی تاگەرایی و ئازادی تا بکرێت تاگەرایی مستەڵاحێکە بۆ خۆی جێی گرتووە مۆدێرنە و ڕخنەی لەسەر ڕخنەی جدی لەسەر لە چەپیش و لە لیبراڵەکانیش ئێمە هاتووی نەمانەوێت لە کوردستانە وە شعارەکەی ئازادبوونیش ئەوە ڕێخای ئازادبوون تلێک بۆ تاگەراییەکات کە خەڵکی ئێمە وەکو گەلی ئێمە گەلی کورد ئەو تاگەرایەتیا ناژی بۆ شێوەیە کە لەسەر لە غەرباژی هەر خودی مانیفێستەکە ئەماڵە کە لە مانیفێستەکە ڕەت کراوەوە بە چەمکی ڕزگاریەوە ئازادی ڕەبتە بە چەمکی ڕزگاریەوە
ڕزگاری چەمشێکی گشتگیری هەیە آخر ئازادی تاکی کورد دوجار لە کۆیەکی ڕزگار بوو خاوەنشکۆوە سەرچاوات باشە ئەمە ئەم تەبلیغی کە لە مانیفێستەکە هەیە دقیق دژی ئەو حەق بۆ خۆی تەناقوزەکانیش لێرەیە یعنی مەسەڵەن من ئەوە هەست سەرپێی دوای لە وەختی خۆیان باسیەکەین یعنی ترس لە حیزبایەتی ترس لە سیاسەت دکتۆرەڵە وەختێ تۆ ئەچیتە ڕێکخراوێکە و ئیشەکەی دەچتە سیاسەتەکەی لە حیزبێکە کەواتە تۆ ئازاد نیت ئەی هەڵبژاردننی تاک لەویا لەکوێیە من تاکێکم ئازادم هەڵەبژێرم بۆی بچم لە فڵان حیزبی سیاسیە کار کێ بە تۆڵێ ئازاد نیت تاکێکی ئازاد نیت لەبەرەوەی لە ئازادبوونە کارەکەی کێ توانیوە بە تۆ ئەی چەمچی هەڵبژاردن لەکوێیە يعني ئەم تەبلیغی کە ئەکرێت بۆ مەسلەی دژایەتی حیزب ئازادی لە دەرەوەی ئەحزابی سیاسی گرنگترینە و پرسیارانەی کە پێویستە تاکی کورد لە دەرەوەی حیزب و گروپ و هێزە کۆمەڵایەت حتا هێزە کۆمەڵایەتەکانیش نەکرد حیزب بوو يعني گرنگترینە و پرسیارانەی کە پێویستە تاکی کورد لە دەرەوەی حیزب و گروپ و هێزە کۆمەڵایەتی کلاسیکانی دیکە بیان و ڕژێنێت و کاریان لەسەر بکات ئازادی و مافی هاوڵاتی بوون ئەم قسە گەورەیە مافی هاوڵاتی بوون لە سیستەمێکی دامەزراوە جێبەجێ لەژێ دەستورێکە و یاسایەکە جێبەجێ دەستور و یاسایەکە یەکێک بڵێ من دەوڵەتم قوڵ نییە بەڵام بێ ئۆردەرێک هەبێت ئەبێ شوێنێک هەبێت کە ئەم خەڵکت با بەڕێوە تایە مافی هاوڵاتی بوون بەپێی دەستور بەپێی یاسا جێبەجێ بکرێت طبیعەتی بەشەر لەوانەیە وابێ ئەگەر ئۆردەرێک لە کارایە نەبێت کەس قبول ناکە لەبەرەوە تەناقوز هەیە هەم لە قسەکانە هەم لە خودی مانیفێستەکە هیوادارم پێ بچنەوانێ و جارێکی کەش تاکگەرایی لەگەڵ تاکی ئازادە فەرقێکی گەورە و هەیە و هەردووشیان دوو چە بکن کە ئیشی لەسەرکرێت و ئازادی تاک لە یەکگرتووی کۆمەڵایەتیە لە بەیەکەوەبوونە ئازادی تاک دروسە بێت من وەختی ئازادم کە تۆ ڕێگەی ئازادبوون بە من بیت من چۆن ئازادە بم کەی من لە کۆمەلگایە ئازادم ئەگەر ئێوە قوبڵ نەکەن من ئازاد ڕێگە بە من نێن کە ئازادم و هەروەها لە ڕێ منی شەو بۆ ئەوانی دی کەواتە تەناقوزە لە فکرەکە هەیە و ئازادبوون پێویستی بۆ هەیە بۆ چەمچی تاکگەراییە بچێتەوە کە جێ ڕەخنەیەکی گەورەیە دکتۆر فاروق ڕەفیق یادی بەخێر زۆر تاکید لەم ئەخیرانە لەسەرەوە کردوانە کە ئەمریکای بە نمونە ئەهێنایەوە کە وڵاتی تاکگەرایی و وڵاتی ئازادیەکانی تاکە بەڵام پێم وابێت دەردێکی لە برادەکانماوەتی مریشکی کوڵاوی شەزانێ وەزعی تاک لە ئەمریکایکی وەزعیان چۆن ئەو ئیدیای ئازادی کە لە غەربە ئەکرێت ئێمە تۆ خۆتیاژای هۆماتیاژین ئەزانی تاک لەوێت چنەک بەتیەشی هەیە بەڵام قسەیە کە لە بۆش ئەیەن بە جۆمان لە بۆش ئەم ئازادی ئێرێ بە جۆمانە بەبێ ئەوەی ئێمە هیچ لەم سێکی بکەین ادعاکەی من ئازادم من نەیەکێتیم نە پارتیم نە شوێعیم نە کۆمۆنیستم نە ئیسلامیم من ئازادم خەریکین زەهرێکە ڕێژین لە کۆمەلگا کە بەڕێی من پێویستیمان پێێنەوە پێچونەوەیکی جددیمان ئێوە لەسەری ئازادی لە کۆمەلگا دروست ڕاستی کاتی ئێمە بەحسی ئازادی دەکەن زۆر شت تێمێشکی خۆمان ئازادی چیە لە کو هاتیە بە چ شێوەیە هاتیە بەڵام وەک دیدگەی ئازادی وەک مستەلاحی ئازادی تێگینی ئازادی ڕاستی یەکەم شت ئەوەیە و تاک ئازاد بێت ناو کۆمەلگەیەکی ئازاددا ژیان بکەیت کۆمەلگەیەکی دموکراتیک بێت کۆمەلگەیەکی وەک هەوی تێدا هەبێت تێدا ژیان بکەیت وانە بێت ئەو کۆمەلگەیەدا مافی خۆی بپارێزی مافی بەرامبەر بپارێزێ بۆش ئازادی بە ئەو معنەیە و ئەو شێوەیە ئێمە توانن تعریفێکی بەسیط بە ئەم شێوەیە بکەم بەڵام ناو ئەو تعریفە بەسیطەی کۆ ئێمە ئێستا بەحث دەکەن زۆر بابەتن هەنە و ئێستا ڕاستی لە دەستپێکی ئەم سەمینەرە و تا کوتایی ئەم سەمینەرەم گوهم لێبوو یعنی ئێمە تەنێ بەحسی ئازادی لە ناو دەستهەڵاتداردا چییە بەحسی ئەوا دەکەن یعنی ناو کۆمەلگەدا بچی شێوەی دەرکەتیە گەشتیە چه ئاستی یعنی ئێمە ئەوە پاشگۆهکردنە بۆ وێشگە ئەگەر ئێمە من بڵێم وەک کورد بڵێم وەک کەسێک کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ژیان دەکەن بەحسی ئازادی بکەن ڕاستی سەرەتا ئەوەیە و ئێمە وەک جیگەی خۆی جغرافی خۆی سیاسەتی کول ئەم جغرافیەتی مەشاندن لە ئەو تێگینانە تێبگەن
یعنی ئێمە ناتوانم تێگینێکی مستەلاحێکی لە دەرەوە بینم چۆن لە دەرەوە پێکتێ لێرەش پێک بینم بە ئەو شێوەیە نابێت بۆش کاتێک و ئێمە بەحسی ئازادیکردنیانژی تێگینن دیکە دکن ڕاستی ئەو تێگەین و ئێمە بەحس دکن توانبن لەسەر جوغرافی خۆی جیبجی بکن بۆش ئەگەر سەر جوغرافی خۆی ناتوان جیبجی بکن ئێمە ناتوانن بەحسی ئازادی بکن رەخنەیەکی بچووکم هەیە یعنی بەحسی ئازادیکردن ئازادیژم بەحس نەکردن یعنی ئازادی کۆمەلگە بەحسکردن ئازادی دیکە بەحسکردن بەڵام ئازادی ژن یعنی ژن چون ئازاد ببێ ڕغمی ئەو حرەکەی فامینیست و ئەوانە دەرکەتن بەڵام بۆ ژن تا ئازادی نەهان یعنی ئێمە چون توانبن لە ئەم چەرچوەیەدا ئازادی بەحس بکن توانبن ڕێگەی ئازادی ڕاستەقینە لێرە پێک بینن سپاس لەناو دەرونی تاکە بەتایبەتی تاکی ئێستا بەرگەی ئەو ئازادی ئەگرێ یعنی ئێوێ ئەو ئازادی پێویستە بەرگەی ئەو تحدیانەی ئازادی ئەگرێ بەرگەی ئەو سیستمە سەرمایەداریە ئەگرێ سایکی حازرە بۆ ئەوەی کە ڕوبەڕوێ و هەموو چاڵنجە بێتەوە کە لەناو سوالی هاوڕیانشا هەبوو 15 قەشکات بۆ دەست خۆش زۆر باس کاک محەممەدجان بەنسبەت دەوەی کە ڕێی من چیە من ئەو دوو دێڕێ ئەخیری ئەریکفرۆن بەڕێی خۆش مەزانم من پێم وایە تابان کە ئەڵین ئازادی هەر باسی تاکی ئازاد دەکەی یعنی ئەبێ ئەو برادێکی گوێی لێ بۆ پرسیارێک کراوە باسی تاکی ئازاد و تاگەرایی تاکی ئازاد کە ئەڵین ئازادیانی تاکی ئازاد ئەوە کە هاتووە لە بیدات و دەستمان پێکرد باسی ئەوە بۆ ئەو تاوان من ڕێی خۆم وایە ئەمە لەسەر تاگەرایی کۆمەڵگەرایی من ڕێی خۆم وایە بێ و دوانە بەیەکەوە خوشک و برابن یعنی یەکیشیان فەرز ناکەم بەسەرویتە بەڵام لە ئێستەی کۆمەلگای کوردەواریە ئێستەی کۆمەلگای کوردەواری ئەگەر بینە سەر کۆمەلگەرایی باسی ئەوەت کرد کە حیزب دروستکردن خۆی بەرەو کۆمەلگا هەرچی حیزب و گروپێ لە دنیا دروست دەبێ ئەنتی تاگەراییە ئەنتی تاگەراییە با یەکشتمان لە بیبرادەرێک لێرا شتێکی وت ئێستا ئێمە سەر ئەوە باسی هیتلەر و لینین کرا دوو شدەیە زۆر جیاوازە تاکی ئازاد تاگەرایی ڕۆڵی تاک ئەم جیاوازە ئێمە لە مێژووە ڕۆڵی تاک لە مێژووە ڕۆڵی تاک لە اقتصادا ڕۆژ تاک لە سیاستە ئەمە ڕۆڵی تاکێکە ئەم تاکە خۆی ئۆتۆماتی کە دروست دەبێ ئەم تاکێکی ئازایە ئازادیەک لەو کاتا بەدەزێنێ پاوەرێک بەدەزێنێ ئەچێتە دەسەڵاتەوە ئەمە پێوتر ڕۆڵی تاک لە مێژووە لە هەموو بوارەکانە بەڵام پرسیارەکە لەو بوو ئایا ڕێی من چیە ڕێی من وایە لە ئێستەی بۆ ئەگەر من ئێستا بەرنامەکە زۆرە ینی یەکێک لەو شتانی کە بە 4-5 لاپەڕە دەستنیشانم کردووە ئەویش باسی ئەومان نەکرد ئێستا لە ناو حالیان لە ناو حرەکەیەکی ڕۆشنبیری هەیە بە ناوی کوردبوون و زاگرۆزبوون و خۆربوون بە تایبەتی ئەوەی بزوتنەوەی زاگرۆزی و لەگەڵ کوردبوون چیە و جیاوازی کوردبوون و کوردەواری هەیە بارحاڵ ئەوەی کە باسم کردووە ئەوە ڕێی خۆم ئاوایە ئەبێ ئەو دوو مستەڵەحات لە ئەنجامی مناقەشێکی زۆر ئەم لە بیدایە دەستم پێکە کە مەوزوعەک فەیلسوفەکان و کۆمەڵناسەکانی ژەڵەن چەند معقەدە خۆشت جەنابێ دەزانی بەنسبەت دەوەی نەموتووە سلێمانی ئەمە بۆ سلێمانی وایە من ناڵم لە هەولێروانی حەزەکەم یەکشت پێ لە کوردستانە چل جامیعە هەیە بە مەحەد و جامیعەیە 20یان لە هەولێر 20یان لە سلێمانی بەس لە سلێمانیە بەقەدەر هەموو سکەندناڤی بەقەر هەموو نەرویست پرۆفیسۆریتیایە بەس لە هەولێرا بەقەدەر هەموو دانیمار پرۆفیسۆریتیایە ئەمە مەهزەلەیە دەست خۆش دەوکە یعنی هاتیە سەخەتی یەکتری کەواتە مەبەستم چییە مەبەستم وەیە لەو بوارانە هەمووی مەجال نەبوو باسی وکەین تاگەرایی لە بواری ئەوە کوردبوون لە بواری ئەوە یعنی من فەلسەفە بۆ نمونە فەیلسوفەکانم بەستووە بە یعنی ڕێی خۆم کوردبوونم هێناوە یا زاگرۆزی بوونم هێناوە ئەمەی کەیسە خەڵک باسیەکە بزانم لەو بوارە چۆنە ئەوانم هەموو جواب باوەتەوە ئیشەڵا لە فرسەتێکی ترە بەنسبەت کاک فەیسەڵەوە بۆ تاک لە خۆرەڵات خۆ جوابی خۆدا بەس تاکی خۆرەڵاتی ئەوە کاک فەیسەڵ گیان عەرەبەکان بەدەست و پرسیاری تۆ ئەناڵێنن یعنی هاشم ساڵح و پرسیاری جواب باوەتەوە لێمە 300 ساڵ لە دوایەوە بورهان غەلوین لە سووریا جوابی و پرسیاری یاوەتەوە جابری جوابی و پرسیاری یاوەتەوە لە هەموو کتێبەکانیە جابری جوابی یاوەتەوە بورهان غەلوین لە سووریا جوابی یاوەتەوە هاشم ساڵح جوابی یاوەتەوە جۆرج تەڕابیشی کە لای من لە هەمویان گرنگترە جوابی یاوەتەوە یعنی سەقافەی عەرەبی زۆر لە ئێمە قوڵترە جوابی و پرسیارانەوە تۆ ئەوان ئەڵێن خۆر هەڵات جیاوازی کچ و کوڕیش ناکەن کە ئەڵێ ئازادی تاکی ئازاد یعنی ژنی ئازاد و کوڕی ئازاد کچی ئازا و یعنی ئەوە نییە من بێستە لێرە باسی تاکی ئازاد بکەم باسی ژنی ئازاد و پیاوی ئازاد بکەم
یعنی لە هاوکێشە سیاسیەکە لە هاوکێشە فەلسەفیەکە لە هاوکێشە کۆمەڵناسی و دەروونناسیەکە جیاوازی کچ و کوڕ و ئەو شتانە نییە. ئازادی مطلق هەر وجودی نییە. یعنی حتا ئێستا برادران لێرن کە عمەر و پرسیاری ئازادی مطلق هەیە ئازادی مطلق نییە. ئەی باش ئەم ئازادیە کە بینراوە ئێمە باسێک ئەی طبعاً ئەی ئەو ئازادی کە ئێمە باسەکەویستە کتێبەکان باسیەکەن باسی ئەو تاکە ئازاد و تاگەریایەکەین کە هاوڵاتی بوون و مۆدێرنە دروستی کرد لە ئەوروپای غەربی. ئێمە ئەمانەوێت ئەوە دروستکەین. یعنی بۆ نمونە من قسەیەکی مەسووری حکمت لە شوێنێکان نووسرا بوو نازام قسەی خۆیەت یا لە برادرانی نزیکی خۆ مردووە ئەڵێ ئەو سیستەمی تەندروستی کە لە سویدا هەیە سۆشیالیزمی شەرەوە دروستەکە. یعنی تەسەورکە لە هەنێ شوێنە تو ئەگەیتە قۆناغێک لە قۆناغەکان بەو شێوە دروستە. ئێمە کە باسم کرد لەوانەیە هەنێ لەو برادران لە پێشنەوە لە نەرویج و سوید بوون کە چوینە نەرویج و سوێمە سیرمان لێهاش شتێکێت تۆ کە ئێستا کە من داغڵی نەرویجە بم هەستەکەم لە یاسە ئەم پارێزێ حدودەکان ئەم پارێزێ قانون ئەم پارێزێ کەس نایە لە ماڵۆ شەقم تیاڵە کەس نایە مافم بەرێ هەست ئەو هەستت لا دروست بوو هەستی هاوڵاتی بوونە. ئێمە ئەوەیە مەبەست لە تاکی ئازاد ئەو جۆرە ئازادی هەیە بەڵام تۆ بڵێ مطلق لە هەموو شتێکە لە سیستەمی سەرمایه‌داریە هەمووان لەسەر و کۆچین کە نابێت. ئایا بۆ مەر باسی دی کابراایکی ئیسلامی بە ئارزوی قساکە کەسی قسەی پێناڵێ بەس تۆ بچۆ لە منبەرێکا قسە بکە هەر ئەمە دانیشتنی ئەمەم ڕۆبیە لە یوتیوب سێرەکی یەک لەشکردنیەوە بۆیێت. یعنی لەبەرەوە وایە تاک لە ناو کۆمەڵگا و بۆ ناو نابێ بۆ نمونە هاوڕێ باسی ئەوەت کرد کە گێڕاتەوە بۆ اقتصاد بەڵام شەرت نییە دروستبوونی پێغەمبەرەکان پەیوەندی بە اقتصادەوە نەبووە. مهمترین شت لە تاگەرایی و لە کۆمەڵگەراییە تاچی ئازاد پێغەمبەرەکان خۆیانە. ئەو سێ پێغەمبەری کە دوای تاکدینەکە تاخوایەکان کەوتن موسا و عیسا و پێغەمبەر هەرسی ئەم سێ کەسە هەرسێ ئینسانەکە ئینسانی ئازا بوون و ئینسان ئازادی خۆیانیان ئیسپات کرد و بوش زۆر بەقووەتیش بوون. بەم سێ سیفاتە دژی شەپۆلەکە وەستانەوە. پێغەمبەری ئیسلام محەممەد لە هەمویان دەوڵەمەندتر بووە بەپێی ئەو ڕۆمانانی بەپێی ئەو چیرۆکانی بەپێی ئەو لە هەمویان دەوڵەمەندتر بووە بەڵام دەوڵەمەندیەکەی ئەو بنەمای بۆ دروست نەکرد بۆ چکە لەو کاتە تاکێکی ئازادی عاقلی بەقووەت بوو توانی بەعکسی شەپۆلەکەەوە چەندەها جار لە مردن ڕزگاری بوو چەندەها جار هاوڵەکانی ئەیان برد و ڕزگاریانەکە چۆن موسا خۆی گواستەوە ئیسا خۆی گواستەوە یەک پێغەمبەر نییە بەبێ هاوڵ. زۆر مهمە ئەم شتانە ئەگەر ئینسان بێت لە سەیری ئەوانە بکە ئەوانە تاکی ئازاد بوون ئەوانە پیانوتە ڕۆڵی تاک نەک تاگەرایی بەڵام تاکی ئازاد بوون. هەموو تاکێکی ئازاد ناتوانێت تاگەرایی بکە هەموو تاکێکی ئازاد ناتوانێت تاگەرایی بکە بەڵام تاگەرایی خۆی بەرهەمی هاوڵاتی بوون و تاکی ئازادە. ئەوجاوە بۆ ئەو پرسیارە بوو کە شەرت نییە هەموو جارە بنە لایەنە سایکۆلۆژیەکەمان لەبیر چێت ئەچینەوە هاوکێشەیەکی ترەوە. یعنی تاکی ئازاد پەیوەندی بە ڕەوشی خۆشیەوە هەیە. ئێستەیەکێ لە برادران باسی ئەوەی کرد باسی ڕەوشت کاگنەبەس باسی مانیفستۆی کرد. من نەموت ئێستا مانیفستۆکە بخوێنەوە بێرە لێرا باسیکە بەڕاستی من مانیفستۆکەم کە باس کرد ئەزانم بەڵام ئەو خۆی مانیفستۆکەی خوێندەوە بە پەلە و مەزوعەیە تێبینی من ڕە ئەم وای ئەو مانیفستۆی بێکی لە برادەرەکەمان کە زۆر لە ڕکۆمەڵناسی لە سیاسیشە زۆر عمیقە زۆر بەشتان ئیناسن بەرهەمی ساڵ و نیوێکی بۆ 25 پەڕەی نووسیوە. یعنی هەموو شەیەکی قابلی ئەوەیە مناقەشە بکرێت لە ئەخیرا یەک من تەمەنەمە بۆ دانیشتێکی تر ئەگەرین بێەوە نەبەست خۆشیێتوانی بیکات لە ئەو زیاتر کوردەواری لە ئەخیرا کردو بە کوردبوون ئەوە گوێی پرسیار بوو لای من وام زانی ئەبێ بە پرسیار لە ئەخیرا سێ تاک کوردەواری ئازادی هەموو کوردەوارێکی لە ئەخیرا کردو بە کوردبوون. یعنی کەلیمەی کوردەواری ناخوێن تۆ جارێکی تر هەمووی کرد بە کوردبوون سێم تا کوردەواری ئازادی لەوێ ئازادی تاکی ئازادە. یعنی کە ئەڵین ئازادی لە بیدایەتەوە کەمە قسەم کردو هەر باسی تاکێکی ئازادم کردووە. یعنی ئەوە نەبێ من بازم بە سەرابێن چکە سێ پێ باسی نۆشم کرد سێ شەش سیانیش لە ناوەڕاستە ئەوە بەنیسبەتەوە بەڕێی من ئەشکێ کۆڕێ بۆ کاگنەبەست بگیرێ ئەگەر پێی خۆش بێ مانیفستۆکە بخوێنێتەوە یا بە دوو کەس تەقدیمی کەین بەنیسبەت ئێستاچێ ئێمە ئەوەی کە لێرەیە ئەتوانێت ناوی خۆی بنووسێ تەلەفۆنە ئیمەیلە بۆیە نێرین بەوە
بە PDFیش بۆێنێرین و لێرە شاوازم زۆرمان هەیە بە PDFیش بۆنی بە وەردیش بۆێنێرین تو خۆش توانین دەستکاریکەی بەنسبەت هاوڕێ ئەمجدەوە تەوان من موافقم لەسەر قسەکان کە کردوتە بەنسبەت کاکتۆر شوان باسی ئەگەر هەمومان ئازادین سۆوت قەت هەمومان ئازاد نابی شتیوانە قەت هەمومان ئازادی ئازان جا ئێمە ئێستا ئیشی ینی مهمی فکر و عقل وایە کە بەیەکەوە ناتوانێت کۆمەڵی ئازادکە ئەبێ بڵاو بێتەوە یعنی فکر ئازادی تاکی ئازاد قەت بە هاوچینیەکمانە تەرازویەکمان نییە بیکێشی ئامانجەکەمان ئێستا ئامانجی ئەم کۆڕە ئەوەیە بگەینە هاوچێشەیەک بەیەکەوە بزانی تاگەرایی لەم کۆمەلگایە توانی ئیشکە کۆمەلگەرایی لەم هەموو کۆمەلگەرایکی ئەم کۆمەلگایە بەرەو دیکتاتۆرە دەڕە بۆ پرسیارەکەی کاک محەمەدی ژووتی بەرەڵایی جوابی و پرسیارە لای ماکسیۆ بەر ئەڵێ ئەگەر تاگەرایی زۆردا بەدەمێ ئەبێ بەراڵایی و ئینتیهازی ئەگەر کۆمەلگەرایی زۆری یا بەدەست ئەبێ بە فاشیزم و ئەبێ بە دیکتاتۆریەت و چەسانەوەی تاکەکان یعنی هەردوو هاوکێشەکە ئەو پرسیاری جەنابی تایە مێریوان باس جواب مایتەوە تاگەرایی پەیوەندی بە ژن و پیاوە نییە تاکە ژنی شە و پیا هەر یەک تاکن لای من وایە کۆمەلگەی ئازاد و دیموکراس ئەزانم ئەڵێ چی یەکێ لە هاوکێشانی کە لە کتێبەکانە هەیە کتێبە کۆمەڵناسەکان بە تایبەتی لە تیاری ترۆتسکیزم ئێستا ئەڵێ تۆ ئەگەر نەتوانی کۆمەلگایەکی ئازاد دروستکەی ئەگەر کوردستان ئازاد نەبێ ئەگەر کوردستان سەربەخۆ نەبێ ئازادی تاک چۆن دروست دەبێت کەواتە هەمیشە ئازادی تاکێکی نەتەوەیەک لە ئازادی نەتەوەکەوێتە دەر یعنی نەتەوە تاک دروستەکە نەک تاک نەتەوە دروستکە یا کۆمەلگا تەبەن ماکسوە بەروا قساکەڵێ کۆمەلگا لە تا گەورەتە نەک هینە کامەر شتێکیان لەسەر هینێکیان و لە پرسیارەکە تێگەیشتوم بەڵام ئەوەی کە ژنی ئازاد لای من تاگەرایی ینی ژنگەرایی پیاوگەرایی هەردووکیان بەیەکەوە تاکی ئازاد یانی ژن و پیاوی ئازاد سپاس دکتۆریان بەخێر بێن سەر چاوان